دکتۆرە گیان نیوەڕۆی ئامادەبووان باش زۆر سوپاس بۆ دەستگای ڕوانگە بۆ ڕێخستنی ئەم کۆڕبەندە سەبارەت بە پرسیارەکەت بەڕاستی لە زانکۆکان وەکو توێژینەوەی زۆر چاکمان هەیە توێژینەوە بەردەوام لەلایەن مامۆستایانی زانکۆ ئەنجام ئەدرێەوە توێژینەوەکانمان تەنانەت لە ئاستی نێودەوڵەتیە لە زۆر جار لە نەک زۆر جار زۆربەی هەر زۆریان لە گۆوارە نێودەوڵەتی ئاست بەرزەکان بڵاو دەکرێنەوە بەڵام واقعەک هەیە یان ڕاستیەک هەیە کە پێویستە بیڵێین ئەویش کەلتوری پشتبەستن بە توێژینەوە لە وڵاتی ئێمە بەڕاستی تا ئێستا نەبووە بە کەلتور یعنی تەنانەت لە کەرتی گشتیە لە کەرتی تایبەتە تا ئێستا نە لە هیچ وەزارەتێکی حکوومەتی هەرێمون نە لە هیچ کۆمپانیایکی کەرتی تایبەت داوا لە وەزارەتی خوێندنی باڵا نەکراوە بۆ نمونە بڵێ ئێمە ئەو کێشەیەمان هەیە داواکارین لە ڕێگەی پسپۆرەکانی خۆتانەوە توێژینەوە ئەنجام بدەن و بە چارەسەر بۆ پرسەکەمان دابنێن بۆیە توێژینەوە بەڵێ هەیە مامۆستاکانمان توێژینەوەی زۆر ئاستبەرز ئەنجام ئەدەن لە هەموو بوارەکانە و کە دەڵێم لە گۆڤاری ئاستبەرزی نێودەوڵەتی بڵاو ئەکرێتەوە توێژینەوەکە لە ئاستێکی زۆر بەرزدایە بۆیە لەم گۆڤانان بڵاو ئەکرێتەوە بەڵام ئەم کەلتورەی لەلایەن کە لە وڵاتی ئێمەیە بەڕاستی نییە و لە هیچ کۆمپانیایکی کەرتی تایبەت پشت بە توێژینەوە نابەستێ ینی ئەمە کەلتورێکی زۆر زۆر خراپە بەڕاستی کە پێویست دەکا ئیشی لەسەر بکرێت تەنانەت لەسەر ئاستی حکوومەتیشا بەڕاستی ینی ئەم مشکلەیە هەیە ینی بۆ نمونە لە وەزارەتی کار مەسەرن خوشتی بەڕێزمان شێستانخان لێرەیە لە وەزارەتی زراعە لە وەزارەتەکانی تری وەزارەتی دارایی و ئابووری ئێستا ئێمە بە گەورەترین خەیرانی ئابووریە داوەین مثل وەزارەتی دارایی و ئابووری ناڵێ نایە پشت بە پسپۆرەکانی ناوخۆ بەستێک چۆن چی بکەین بە شێوازێک چارەسەری بکەین ینی بۆ نمونە لە پانەڵی پێش و زۆر لە قسە لەسەر سیستمی بانکی کرا یعنی تا ئێستا نەهاتۆ پرس بە زانکۆ بکرێ بە پسپۆرەکان بکرێت سیستمی بانکی ئەلکترۆنی چۆن دابمەزرێنێ بۆیە من تاکید لەسەرەوە دەکەمەوە بەڵێ توێژینەوەی چاک هەن بەڵام سوود لە توێژینەوەکان وەرناگیرێ بەداخەوە ئەم شتە هەیە ئەویش ئەوەیە کە بەڕاستی کەلتوری پشتبەستن بە توێژینەوەمانیە لە وڵاتەیە بەداخەوە زۆر سپاس ئەوە پرسیارێکی تر گەڵاڵە دەکا ئایا چۆن بتوانین وەکو کوێستانخانیش ئامادەیە بڕیار بەدەستێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو تەوەری ئەو پانێڵە ئەوەیە گونجان لە نێوان سیستمی خوێندن و بازاری کاردا بکەین جاوە بزانم و کوێستانخانیان دەرفەتەکە لە ئەوەی زیاتر بتوانن هەماهەنگی بکەن و سوود لە توێژینەوەکان وەربگرن بۆ ئەوەی بزانن بە شێوازێکی ئەکادمی و زانستیانە کە پێویستیمان بە چ پسپۆڕیەک هەیە و دواتر دێمە سەر پرسیاری بەڵام ئەو پرسیارەی گەڵاڵ دەبی چی بکەین تاکو ئەو کەلتورە بگۆڕین دامەزراوەکانمان بە کەرتی گشتی و کەرتی تایبەت بتوانن بێن بە خۆیان یعنی داوای توێژینەوە بکەن و سوود لە توێژنەکان وەربگرن بەڵێ دکتۆرە گیان بەڕاستی بەیانی برای بەڕێزمان مامۆستا عەبدولسەلام شتێکی وت کە زۆر گرنگ بوو دێرێک لە قسەکانی ئەویش ئەوەیە ئەبێ کۆنسێپتی ئەم جۆرە کارانە لە نێو هەموو وەزارەتەکانە بێن تەنها ئەرکەکە نەخێنە سەر وەزارەتێک بە تەنها و بڵێن ئەمە ئیشی تۆی ئەبێت و ئەنجامی ئەبێ کارەکان بێکەوە ئەنجام درێ ینی بۆ نمونە ئێستا وەزارەتی بازرگانی لەگەڵمان مەوجودن لێرە وەزارەتی کار لێرە مەوجودن وەزارەتی پلاندانان وجودی هەیە ینی ئەوان ئەزانن مەسەلەن کۆمپانیاکان کێشەیان چییە بازاڕی کار کێشەی چییە ینی بۆچی کۆمپانیایە کە کێشەیەکیە ڕاستە و خۆ پەنا بۆ پسپۆرێکی بیانی ئەبات لە بری ئەوەی بێ پەنا بۆ پسپۆرەکانی ئێمە من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە لە ناو زانکۆکانی خۆمان مامۆستا هەیە جۆرێک لە گەنمی بەرهەم هێناوە کە لەسەر ئاستی 29 وڵات یەکەم بووە شەهادە یەکەمی لەسەر ئاستی 29 وڵات وەرگرتووە ئاستی بەرهەمی ئەم گەنمە دوو بە قەت گەنمە ئاساییەکانی ترە بەڵام لە بازاڕە ئاردگرام بووە و شەشدان ئەکرێ بە هەزار باشە بۆ نایێت کاکە ئەم گەنمە چی ئێوەی تاستان کردووە بۆ نایە ئەم گەنمە بدرێ بە جوتیارەکان و پەرەی پێ بدرێ بۆ ئەوەی ئاستی بەرهەمی ناوخۆ بۆیە بەڕاستی دێمەوە سەرەوەی کە ئەبێ هەموو وەزارەتەکان کێشەیان چییە ڕوو لە پسپۆرە ناوپسپۆرەکانی ناوخۆ بکەن و ئێمە دڵنیانەکەینەوە کە پسپۆری زۆر بەتوانامان هەیە ئەتوان هاوکار بن لە چارەسەری کێشەکانە بێگومان وایە ڕازەکەی پێکەوە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ هەموو وەزارەتەکان ئەوەش بە سەکۆیەک بی بۆ ئەوەی ئەو بابەتە بۆ ڕژێنین لەمە دووە دامەزراوەکان بێن داوای توێژنەوەی زانستی بکەن و وەزارەتی خوێندنی باڵا جگەر لە ئەرکی خۆی کە توێژینەوە دەنووسێت و بڵاویان دەکەنەوە
بەڵکو سوود لە ڕاستپاردە و پێشناریەکان وەربگیرە کە ئەوە ئامانجی سەرەکیە لە وڵاتە پێشکەوتوەکان دێمە دوایتر دێمە سەری لەگەڵ ئەژین خان زۆر سوود لە توێژینەوە دەبینن. پرسیارێکی دی دکتۆر خەتاب وەکو وەزارەت تا چەند هەوڵتان داوە ئەو بابەتانەی پێویستن بۆ ئامادەکردنی گەنج بۆ بازاڕی کار وەکو نووسینی CV وەکو با بڵێن دروستکردنی ئەکاونت لە پلاتفۆرمەکانی تایبەت بە دۆزینەوەی هەلی کار و ئەنجامدانی گفتوگۆ لە ڕێگای ئیمێل و چۆنیەتی خۆ ئامادەکردن بۆ چاوپێکەوتنی کار چەندە هەوڵتان داوە ئەو بابەتانەی پێویستن بیخەنە ناو منهەجی خوێندن لە زانکۆکان بە تایبەت لە ئەو با بڵێن نمونەیەک لە گەنجان هەنە کە کۆمیونیکیشن دەکەن لە ڕێگای ئیمێل لە شوێنی سەبجێکت کۆی ئیمێلەکە دەنووسێ یاخود نازانن CV بنووسن لە ئۆفیسەکانی بازار دەچن داوای CV نووسین دەکەن جا چه هەوڵێکتان داوە لەم بۆرە؟ بەڕاستی وەکو وەزارەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەسەر چەند تەوەرێکە کارمان کردووە لە هەمووی گرنگتر هێنانە پێشەوەی سیستمی بۆلۆنیا یان بۆلۆنیا پرۆسێس بوو جێبەجێکردنی لە ناو زانکۆکانی هەرێم کە ئەمە با بڵێن کرۆچی میکانیزمی فێرکردن ئەگۆڕێ لەوەی کە پێوتێت تیچەر سنتەر لێرنینگە گۆڕێ بۆ ستودنت سنتەر لێرنینگ ینی واتە قوتابی و خوێندکار ئەبێتە چەقی فێربوون ینی بۆیە جێبەجێکردنی ئەم پرۆسەی بۆلۆنیا یان سیستمی بۆلۆنیا یەکێک بوو لەو کارانەی کە کردومانە پێداگۆجی سەردەمیانە ینی ئێستا جێبەجێکردنی پرۆژەی پێداگۆجی دیسان ماوەی تقریبن بەرەو 3 ساڵ ئەڕۆ جێبەجێ ئەکرێ مامۆستاکانمان دووبارە ڕاهێنانیان پێکرێتەوە لەسەر پێداگۆجی سەردەمیانە کە چۆن بتوانن پەروەردەی قوتابیان و خوێندکارانمان بکەن کردنەوەی سنتەرەکانی گەشەپێدانی کار CDC سنتەرەکانمان ئێستا کە هەموو زانکۆکانمان ئەم سنتەرانەیان هەیە و هەڵەسن بە ڕاهێنانی قوتابیان بۆ ئەوەی چۆن CV بنووسێت چۆن داواکاری پێشکەش بکات چۆن ئیمێلێ بنووسێت چۆن ئەمە و کۆمەڵێک ڕێکخراویش بەڕاستی هاوکارمان بوون ڕێکخراوی نێودەوڵەتی بە تایبەت ڕێکخراوی ئایرێکس و GIZ زۆر هاوکارمان بوونە و هیوادارین ڕێکخراوە ناوخۆیەکانیش کە زیاتر لە مەعاناتەکانی خۆمان تێگەن هاوکارمان من بۆ نمونە ڕوانگە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر لەوە ببینێ وەکو منهەج لە هەموو زانکۆکان لە ناو سیستمی بۆلۆنیا وانەیەک دانراوە بە ناوی پرۆفێشنال سکیل یان یونیڤرسیتی سکیل لەم وانەیە بەڕاستی تەواوی خوێندکاران بۆ ئەم پرسیاری کە جەنابەت کرد ڕادەهێنرێن لەسەر ئەوەی کە چۆن ئیمێل بنووسێت چۆن پەیوەندی بکە بە کۆمپانیاکانی با بڵێن بواری پسپۆری خۆی بۆی بتوانێت کاری دەست بکەوێتە لەسەر ئەو مەجالانە کار کراوە بەڕاستی زۆر سپاس بابەتێکی دیش هەیە ئینتەرنشپ لە وڵاتان هەیە قوتابیان لە مەرحلە 3 و 4 کە دەچن لە کۆمپانیاکان هەیە لای خۆشمان ئەوە هەیە ئینتەرنشیپ هەیە لە قۆناغی 3 بۆ 4 ئەیکەن لە هەموو پسپۆریەکانە و لە هەندێک پسپۆریە بە بەنجارێکی بۆ نمونە مەجای پزیشکی زۆر بەفراوانتر لەوە کارەکەن سنتەرەکان ئێستا کە ئەم ڕۆڵە ئەبینێن و ئێمە یەکێ لە پلانەکانمان کە ئێستا کە لەگەڵ سنتەرەکانی کار پێشەمە لەگەر هاوڕێیەکم لە لێرە ئامادەیە لە کۆمپانیایکی نەوتە کارەکانی گلەی لێکردین کە دەرچەکانمان خێبریان نییە بۆ یەکێ لە پلانەکانمان ئەوەیە کە ئەبێ کەرتی تایبەتیش بینێ ناو ئەو ئینتەرنشیپە بەتەنها چونکە بەڕاستی ئێمە خوێندکارەکانمان تا ئێستا بەس لە کەرتی حکومی ترێنینگەکەن بەڵام پێم وابی ئەوە ڕێنمایی بوو لە وەزارەتی خوێندنی باڵا کە پێویستە بچنە دامەزراوە حکومیەکان بچنە دامەزراوە حکومیەکە لەبەرەوەی دامەزراوە حکومیەکان زیاتر هاوکارن بەڕاستی بەڵام ئەگەر بێت و لە ڕێگەی سنتەرەکانی CDC و بە هاوکاری ڕێکخراوەکان و بە هاوکاری وەزارەتەکانی تر بتوانین کەرتی تایبەتیش بێنینە ناو ئەو بوارە ئێمە بە تاکید سوودێکی زۆری ئەبێ بۆ دەرچووەکانمان و ئینتەرنشیپەکەش تەنها لە ترێنینگ کۆرسێکی یەکمانجی و دوومانجی کورد نەکەینەوە فراوانی بکەین یعنی بۆ نمونە لە یان ئێستا زانکۆمان هەیە MOU لەگەر بۆ نمونەیەکێک لە خەستەخانەکان کردووە لە قۆناغی یەکەوە کە خوێندکارەکان وەرەگیرن تا قۆناغی 4 بەردەوام لەناو ئەو خەستەخانە دەبن لەبری ئەوەی تەنها لە هاوینی قۆناغی 3 و 4 بچێت 2 مانگ لەناو خەستەخانە بێت هەر 4 ساڵەکە لەناو خەستەخانە دەبێت بۆیە ئەم خوێندکارە کە تەخەڕوجەکە باشتر ئامادە دەبێت بۆ پسپۆریەکەی خۆی ئەگەر کۆمپانیاکانی تریش نەوتە یاخود هەرچی بواری کۆمپانیا بوارە جیاجیەکانە هاوکارمان منلەوە بتوانن ئێمە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین لەگەڵیانە بە تایبەت وەزارەتی بازرگانی کە دەتوانێت لێرە هاوکارمان بێ بێگومان دەرچوەکانمان بە خیبرەیەکی زیاتر و بە سکیلێکی زیاتر ئەچنە
بازاری کار. هیوادارین ئەوانەی نوێنەرانی ئامادەنە لێرە ئەو بابەتە بە هەند وەربگرن و کۆمپانیاکانیان یاخود ڕێکخراوەکانیان هەلی ئینتەرنشپ بدەن بە زانکۆ حکومیەکان لە هەرێمی کوردستان. زۆر سپاس دکتۆر و دەگەڕێمەوە وڵاتان. خات و ئەژین زاوێتەی مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی دهۆک ئەیUK. ناڵێم گرفت بەڵام شتێک هەیە ئەژین خان پێی باشە بە ئینگلیزی بدوێ بەڵام من پرسیارەکان بە کوردی و بە ئینگلیزی دەکەم دواتر وەڵامەکان تەرجەمە دەکرێت کە ئەگەر پێتان باشە ئامێرەکان بەستن. یەکەم پرسیارم لۆ بەڕێزت بە کوردیەکەی ئایا چۆن بتوانین سوود لە باشترین ئەزمونە نێودەوڵەتیەکان وەربگرین بۆ پێشخستنی سیستمی خوێندن لە هەرێمی کوردستان ئایا هیچ نمونەیەک هەیە بتوانی ئاماژەی پێ بدەی لەوارەوە. The English question is that how can we improve the how can we use the international best practices to help improve the Kurdish region education system into preparing students for the labor market. What are some examples that can be implemented here in the Kurdistan region, taking into considerations we are in different cultures, different contexts? بری هر تشتکی مدوتن بچم کو از دی جربینم کردی پیام خو گهید مهوا ولی هندک وشاده هبن از انگلیسی بجم و بلکی هندک پارچش او تشتت مدوتم گهید مهوا دی انگلیسی بجمش بر مدوتن مساج خود درس گهید مهوا بری هر تشتکی هکامرو بحثی international standards بکتن لازم صحکینا منهج خو هک ام صحکینا منهج خوی الویری هرمه خوش دست پیکا پرورده حتی اخیره زانکویا بتر ترکیز ما یا سرهندی کو منهجی بزانن که تکست بوکس چت دهایا بزانن که فیلد وان و بحثی چت کتن بس باید گلک ترکیز سرهندنی نه که اف طلبه وقتی تخرج بیتن personal skills هنه soft skills هنه communication skills هنه critical thinking هیا یا نیه افتشتا concentration تركيز السر نهات يكرن بتر تركيز السر هنت يهات يكرن كو طلبة دست بكتن بزانيتن كمنهجوي تشتا text book ستما سري يعني شبرورده حتى زانكويه بتر تركيز ويا سر هند هات يكرن كو ماده بزانن وجه هاگر مدوتن international standards بنا تطبیق کردن الوری وتن بریکو هر تشتکی ویژن خوب بدل کن وتن صح کنی آیا مدوتن طلبت ما وقت تخرج بن چابن وقت تخرج بن مدوتن اف طلبه چه سکیلز هبن مدوتن صح کنی که ویگوف که جه شولی چه محتاجن هکو ام بیجین بتر ویگوف که private sector محتاج انگلیسی نه بوچی ویژن ما انگلیسی تدانینا هکر ام بیشین وگفت که جهه خواندن دی کردی بیتن آن عربی بیتن جهه شوری جهر حسای آن حسانینا بیتن هدو که سحکنی که چوا وکی کن و ویژن که چکین او ویژن دی اساس هنده کند خواندن ما منهج ما چی بیتن پشتی ما ویژن که بیتن ما گولا که بیتن بیتن منهج بیت هزار کردن و خوش پرورده حتی زانکویه وتن اف interpersonal skills بهنا نفدا وقتش پرورده دست بید کن وتن او طلبه وقت جهت زانکوی حاضر بیتن بو پرورده زانکوی نکو مدرسه دست بید کتن بس خواندنه سوال بگیری تکست بوکی جبر بکتن ماده و نزانیتن که چاوا هگر مثلا تشتکی فرق شوی کتابه بهت چاوا شتن جابا خودتن وتن او طلبه وصای حاضر بید وقت چتا زانکوی هگر زانکوی فرق بیتن او سکیلز هبن که بشت هزرت خوب کتن آن بشتن او خو حاضر کتن بوزان کو خود چی کتشتا که فرق یلوری های بتن منهج حساب بهت دبشکرن وجا ایکا اودیک پیام کم های از ویب انگلیسی وجم دا اسم سجا خود رز گهین مها. There is someone at James Madison University. His name is Dr. Keston Fletcher, and he has written a book that says weight peak, feed peak, weight peak. So the concept is that if we want to look into our education system, if we want to make our education system better, and if we want to have like a new vision, and then from that vision we have to have new aims,
And we have to use these kind of theories, which is like, first of all, you re-evaluate, you weigh the peak, you evaluate, you assess the system, the education system that we have right now. Because we are saying that our education system is only focused on the knowledge, the theory, and not practical, right? So we are going to evaluate and find our weaknesses, but also what are our strong points. Then, when we are feeding the peak, we are going to make the change that we think are necessary so that we can change our education system into a better system for the youth, so that when they finish and they graduate, they're ready to work. So we make that change, and then later we weigh the peak again. So when you weigh the peak, you are reassessing, re-evaluating, and you're seeing if the weakness that you had have become better. So if we are going to apply the international standard here, we have to start by having a vision of what we want our graduates to look like, what kind of interpersonal skills they need to have. Then we need to re-evaluate our curriculum and redo the curriculum from primary to higher education. And I think that by doing so, we will be able to apply those international standards, and our graduates will be ready to work in an international level. But before we change our education system, we can still apply some of those international standards, but not to the point that we would want to. Yeah. Thank you very much. زۆر سپاس. پرسیارێکی دی ئەوەیە وەکو کەسێک کە لە دەرەوە لەدایک بووی و لەوێ خوێندوتە کۆمەڵێک شارەزایی و ئەزموند پەیدا کردووە. ئایا توانیوتە یاخود هەوڵت داوە ئەو ئەزمون و شارەزاییانە بهێنیە زانکۆکانی کوردستان بە تایبەت زانکۆی ئەمریکی لە دهۆک، و ئەگەر هەوڵت داوە تا چەند سەرکەوتوو بووی و پشتگیریت لەسەروی خۆت وەرگرتووە. The question in English is that given that you born, raised and studied abroad, and you have too many skills, expertise, to what extent you have tried to transfer these experiences and expertise into the universities in Kurdistan region, specifically the University of American in Duhok? If the answer is yes, have you succeeded in transferring these examples or experiences, and to what extent you've been supported by your superiors? As division بله چونکو از شام لجامعه امریکی و کردستان شولگم و از شام لویر درسا بجم از یشیم اکسپرتیزا من لجدر و بینای لویر تطبیق کم. اکشوان سبب اول چکو جامعه امریکی ابخو بخو امریکن ستایله و ترکیز و بتر سر لیبرال آرتسه او لیبرال آرتسی بتر سر هندنه کو کدی چهوا طلبای حاضر کی بوشولی لچهوا طلبای حاضر کی کو interpersonal skills هبن کو communication skills هبن critical thinking هبید solution thinking و innovation یش خرق مهمتر اوا طلب ما وقت تخرج بیتن فکر innovation و entrepreneurship هبیدن کدی چهوا وقتی چی تجدر و جامعه تجربه ازان کوی دشوا شتن هاریکاریا مجتمعی کتن دشتش شتن کتن ودن creativity هبیدن و وجش برکو ابخو بخو ویژن جامعه وصایا از بس شو موری کوبشم او از زانم هاریکاریا وسر تمام کم so از شیم وب کم and support supervisor خوشی من هبو چینکو حتی نوکجی ما همین مانستای جامعه professional development course کی هبی اوجی سرهنده pedagogical innovation pedagogical innovation او کود چاو رکت خواندن خو باشته لکن اوجی اکشون رکایت چکو workshop همین مانستاد پیک وری نخوره ده هر یک بحثی کلاس روم خو کردن کار رکت خواندن وانا چه داشتن چاو دشین رکت خواندن خو ولی کن ده بتر طلبت موجود opinionet خوب بشن. دچار بتر ترکیز سر هندی کن کو بتر critical thinking هبیتن و بتر communication و افتشتای دیگن. بتر طلبه
participation کلاسێدا بگەن. زۆر سپاس ئەجین خان دەگەڕێمە وڵاتان ڕاڤە خورشید خاتو ڕاڤە بەڕێوەبەری پەیمانگەی گەشتپێدانی پیشەیی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی ئەوەی زانیم کە بەڕێستان لە دەرەوە خوێندوتانە بەڵام تۆ کەسێکی لە هەرێمی کوردستاندا دەنیشی و ئێستاش کار دەکەی وەکو نمونەیەکی زیندوو کە لە دەروی وڵات خوێندوتانەوە بەڵام ئێستا لە بازاری کاردا کار دەکەن ئایا ئەو بابەتە تیۆریانەی کە لە زانکۆ دەتان خوێند ئێستاش لە بازاری کاردا پراکتیزەکردنی ئەو تیۆریانەیە ئایا پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو تیۆریانە و پراکتیزەکردنیان لە بازار یاخود تا چەند سووتان لێبینیوە و ئەگەر پرسیارەکەی ڕەبت بکەین بە بەشی دووەمی هەمان شێوازە لە دەرەوە لەگەڵ ئێرە؟ زۆر سپاس دکتۆر مەهاباد زۆر بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانەکەم بە تایبەت ئەو گەنجانە و نوێنەری گەنجەکان پێش هەموو شتێک خۆشببختانە حەزەکەم ئاماژە بۆ بم کە کێشەی ئەو بۆشایی کە باس ئەکرێت بە تایبەتی لە پەنەڵەیە لە بینی ئەکادیمیا و لە بینی بازاری کارە کێشەیەک نییە کە تایبەت بێت تەنها بە کوردستان و وڵاتی ئێمە بەڵکو لە هەموو دنیاە هەیە بەڵام لێرە زۆر بە ڕێژەیەکی زیاتر زۆر زیاتر تا ئەو نسبەی کە من خۆم شخصی خۆم ینی زوو کە لە زانکۆیە کارەکەم هەستێکی وان بۆ دروستە بێ هەستەکەم لێکتۆرانێک هەیە لە بینی زانکۆکان و لە بینی بازاری کارە ئەمەش ئەوەیە یان خۆت لە برە و سەبەبەیە کە هەریەکە بە ڕێگەی خۆی ئەڕوا ئەگینا لەوانەیە ئەوە نەبێت کە حەز بە کارکردن نەکرد لەگەڵ یەکە بەڵکو هەریەکە بە ڕێگەی خۆی ئەڕوا دواتر ئەو دەرچوانەی ئەو خەریجانەی کە لە زانکۆکان دەرئەچن بەڕاستی زۆربەی کات کەسانێکی زۆر متەمەکنن بەڵام کێشەکە ئەوەیە ئەبینی لەگەڵ بازاری کارە ناگونجن یاخود ئامادەنین بۆ نمونە ئێستا لە بەتایبەتی لە زانکۆ ئەهلیەکانە ئەوانەی کە دەرئەچن زۆربەی کات پێمان وایان لە بازاری کاروە خۆیان بۆ ئەو خەریجانە ئامادەکەن کامانە زۆر متەمەکنن یەکێ لەو خاڵانەی کە پێیان باشە ئەوەیە کە زمانی ئینگلیزیان باشە بە حکمیەوەی زۆربەی زۆر لە زانکۆ ئەهلیەکان بە زمانی ئینگلیزی ئەخوێنن بەڵام ئەمە بەواتای ئەوە نییە کە ئەمانە ئامادە بن یاخۆن گونجاو بن بۆ بازاری کارەکە طبعاً دووبارە کێشەکی ئەوەیە کە ئەم دوو بەشە بەیەکەوە کار ناکەن کە ئەڵین بازاری کار هەڵبەتە مەبەستمان لە هەردووکێتی کەرتی تایبەت و کەرتی گشتی هەردوو لە بەڕاستی کەم تەرخە من لەمەیە ئەمە پێویستەکە زۆر ئیحتیمامی پێ بدرێت ئەوە بەڕاستی یەکێکە لەو کێشە سەرەکیانە بە نسبەتەوەی کە پرسیاری بەشی دووەمی پرسیارەکەت ئایا جیاوازیەک هەیە لە نێوان دەرەوە کە ئەخوێنیت و دواترە چیتە بازاری کارەوە لەگەڵ هەرێمی کوردستان ئەکید هەیە وەکو ئاماژەم پێیان دەوێت کەمترە ئەو جیاوازیە یەکێک لە سەبەبەکان بۆ نمونە بۆچی کەمترە لەوێ من لە دوایین تەجروبەی خوێندنما کە 3 ساڵێک پێشێستا بوو یەکێ لە وڵات هێزکردنە نافیەکان ئێمە تا کلاسێکمان هەبوو کە تایە لەسەر منهەجەکە بڕۆین و کتێبەکە بخوێنین و مامۆستای زانکۆکە با بڵین دەرسەکە بڵێتەوە 3-4 کلاسیکەمان هەبوو هەر بزەبت بۆ ڕێژێ 3-4 کلاسیکەمان هەبوو کە تایە نوێنەری کۆمپانیایەک هات سیمینارێکی پێشکەشە کرد نوێنەری کۆمپانیایەکە هات قسەی بۆ ئەکردین باسی کێشەکانی ئەکرد باسی ئەوەی ئەکرد کە لە واقعە لە با بڵین موسەساتەکانە چۆن کار ئەکرێت ئەمە خۆی لە خۆیە واد لێ ئەکاوات وا لەو تەلەبەیەوە لەو خوێندکارە ئەکات کە یەکسەر لەویا لەسەر ڕەحلەکی مەکتەبەوە بچێتە ناو دنیای با بڵین کارکردنەوە بەڵام تۆ ئەگەر بێت و هەر لە جێگەکەی خۆت و هەر بە زانکۆکەی خۆت زۆر بە با بڵین پرفکت بزانیت و منهەجێکی باش و کۆمەڵێ مامۆستای باش و هەر لەسەر ئەوە بەردەوام بی بەبی ئەوەی هیچ ئاگاداریە کە هەبێت کە لە ناو بازارەکەیە چی ئەگوزەرێ و چ جۆرە کارمەندێکیان پێویستە چ جۆرە توانایەکیان پێویستە بەڕاستی کێشەیەکی گەورەیە زۆر سپاس ئاماژت بە کۆمەڵێک فاکتەر کرد کە دەبنە هۆی سوودبینین لە یاخود پەیوەندی دروستکردن لە نێوان تیۆری و بازاری کار یاخود ئەو کارەماییانەی پێویستن هیچ فاکتەری دی هەیە بیری لێ بکەوە بزانی چۆن بتوانین ئەو تیۆریانە لە بازاری کار پراکتیزە بکەین ئەکید زۆر فاکتەر هەیە بەڵام هەڵبەتە لێرە ناکرێ باسی هەمویان بکرێت بەڵام لەوانە گرنگترین یان من حەزەکەم تەرکیز خەمە سەر و نقطەی کە ئەژین خان باسی کرد سۆفت سکیلز کەواتە با بڵین توانە نەرمەکان کە باسییان ئەکرێت ئەوانە زۆر گرنگن یعنی تۆ بۆ نمونە کاتێکە دکتۆرێک لە زانکۆیەک تەخەڕوجەکە مهندسێک ئەخەیتە ناو بازارەوە کەسێکی تر لە هەج بوارێکی ترابێ تۆ هەڵبەتە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر یەکسەریش نەبێت ئەم کەسە ئەم دەرچ
دەرچووە یعنی بێجگەلەوەی کە چ فیلدێکی چ مەجالێکی خوێنەوە پێویستی بەو سۆفت سکیلانە بریتین ئەو سۆفت سکیلانە بریتین بۆ من لە سەرکردایەتی گرتن لە هوەری گوێگرتن کە بەڕاستی هوەری گوێگرتن سکیلێکە توانایەکە من ئەتوانم بڵێم لە تجروبەی خۆمەوە لە وڵاتی ئێمە بەداخۆ زۆر لاوازە گوێگرتن بەس ئەوە نییە من لێرە بم و سێری جەنابەت بکەم سێری و بەڕێزانە بکەم گویان لێ بگرم نا هەڵبەتە توانایەکی تایبەت بەخۆی هەیە پێویستە لەوێت تۆ حزورت هەبێ هوەری سەرکردایەتیکردنش زۆر زەڕورە هوەری گفتوگۆکردنەمانە زۆر زەڕورن کە لە زانکۆکانە بخوێنرێن بۆ ئەوەی ئەو دەرچووە ئامادە بێت کە ئەچێتە ناو چ بیئەیەکەوە خۆی بگونجێنێ ئەگەر هاتوو بۆ نمونەکەم تەرخەمیش یاخود کەمی هەبوو لەلایەن تواناکانیەوە بۆ سۆفت سکیلانە بتوانێت تا شوێنێ بەڕێ بکات و یاخود با بڵێن احتیمات کاتە سەر خۆی ئەمە زۆر گرنگە ئەکید فاکتەری تریش هەیە لەوانە وەکو ئێستا من ئاماژەم ئۆڕەدی بەدانەیە کرد کە وەکو نمونە چۆن بتوانرێ کار بکرێ تۆ خەتا باسی ئینتەرنشیپی کرد جەنابە باسە کرد ئینتەرنشیپ زۆر گرنگە بەڵام من ئەتوانمەوە بڵێم کە ئینتەرنشیپ لە وڵاتانی دەرەوە بووە وەکجۆنڵی جۆرێک لە مێژوو کۆن بووە باوی نەماوە بە تەنها ئینتەرنشیپ نەک بڵێم ناکرێت ئەکرێت بە دڵنیاییەوە بەڵام شێوازی تازەتر هەیە لەو شێوازانە ئێمە خۆمان بۆ لە زانکۆی خۆمان ساڵی پار ئەفوپێرار خەریکی پرۆژەیەک بووین کە چۆن بتوانین خوێندکارەکانمان بەرین لەگەڵ چەند کۆمپانیایەکە لەگەڵ چەند کۆمپانیایەکی گەورە کار بکەین ئەمە ئینتەرنشیپ نەبوو بەڵکو وەکو جۆرێک لە کۆمپیتیشن بوو کار کۆمپانیایە و کێشەیەکی واقعی ناو خودی کۆمپانیاکەی خۆی بخاتە ڕوو و ئەم تەلەبانە بۆیان حەل بکەن و دواتر تەنها ئەوە نەبێ ئەمان کێشەکە بخەنە ڕوو ئەوان حەلیکەن و سوپاس خوا حافیز نە بەڵکو ئەو کۆمپانیا خودۆ کۆمپانیانی کە بەشدار بوون پێویست بکات دواتر ئەم تەلەبانە ئیتر بە پێی ڕێکەوتنەکە هەفتەیە مانگێ یاخود بۆ کارێکی هاوینە سەمەرجۆبێک بیان هێنێتە ناو کۆمپانیاکە کار لەسەر ئەو سۆلوشنە کار لەسەر ئەو حەلە بکەن زۆر باشە زۆر سپاس ڕابەخان دەگەڕێمەوە لای کوێستان خان بڕێزت ئاماژەت بۆ کرد کە قەرزی پرۆژەی بچووک و مامناوەند وەستاوە جا بەپێی زانیاریەکان بێگومانزانیمان کە ساڵانێکی زۆرە ئەم قەرز بێدانەی تایبەت بە پرۆژەی بچووک و مامناوەند وەستاوە لە کاتێکدا کە داهاتیش هەیە کە لە پرۆژەکانی پێشووتر دەگەڕێتەوە وەزارەت لە ئێستادا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خەریکی چیە تاکو دەست بە پێدانی قەرزی پرۆژەکانی بچووک و مامناوەند بکاتەوە؟ بەڵێ وەک خۆ ئاماژەت بۆ کرد منیش لە پرسیاری یەکەم وەڵام مایەوە لە 2000 ببورن لە 2015ەوە پاڵپشتی پرۆژەی بچووک وەستاوە دیارە هۆکارەکەی قەیرانی داراییە کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە تەمویلی ئەم پرۆژەیە بکات خۆی ئەم پرۆژەیە لە ئەساسا یاسای بۆ دەرچووە لە پەرلەمان ڕێنماییمان هەیە و بەڕێوەبەرایەتی قەرزی بچووکمان هەیە لە وەزارەت لە هەموو شار و شارۆچەکان و سینگەمان هەیە پێشتر کە ئەم قەرزە دراوە خۆی لە ئەساسا پرۆسەکە لە هەرێمی کوردستان تازە بووە بۆیە دواتریش قەیرانی دارایی و ئابووری بەسەرا هاتووە بەشێکیان زۆر سەرکەوتون ئەم پرۆژانە بەڵام بەشێکی بەرچاویشیان شکستیان هێناوە وە تەنانەت ئێستا توانای دانەوەی قەرزەکانیشیان نییە هۆکارەکەی ئەوە بووە وەکو باسم کرد پرۆسەکە خۆی لە ئەساسا لە هەرێمی کوردستان تازە بووە قەیرانی ئابووری هاتووە و ئەم گەنجانە شارەزاییی ئەو تۆیان نەبووە ئەنی بەڕێوەبردننی پرۆژە تەنها پارە نییە ئەبێ بزانی چ پرۆژەیەک ئەدۆزیتەوە پرۆژەیەکی باش چۆنە توانی ئیدامەی پێبەی چه پیشەیەک لە بازاڕە ئێستا ئەتوانرێت کاری هەیە و هەروەها چۆن ئەتوانی بە بازارکردنی بکەیت ینی چۆن ئەتوانی کەلوپەلەکانی لە بازاڕە ساخ بکەیتەوە بۆیە بەشیشان بەداخەوە شکستیان هێناوە ئێمە ئێستا دوایەوەی کە کابینەی دروست بووە جارێکە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردوتەوە کە تەنها لەو قەرزەی کە وەریەگرینەوە کە مانگانە ملیۆنە دۆلارە بتوانین پرۆژەی پێبین ڕاستە ڕێژەکە کەمە پێم وایە هەر بەشی مانگانە
150 پرۆژەیەکەکە بەڵام بە شێوازێکی کە بە فۆرمێکی تازە دەست پێ بکەینەوە. هەموو ئەوانەی کە داوای قەرزی بچووکەکان ئەبێ پرۆژیان هەبێ و پرۆژەکە ئەبێ لەلایەن لیژنەی پسپۆڕەوە دیراسە بکرێت کە تا چەند ئەم پرۆژەیە سەرکەوتووە بێ، ئەتوانێت چەند هەلی کار بڕەخسێنێ، چۆن ئەتوانێت کە ئەمە بیگونجێنێ ئەنی کام پیشەیە کە ئێستا لە بازاڕی هەرێمی کوردستان فرۆشی هەیە، چۆن ئەتوانێت بازاڕی بۆ بدۆزێتەوە. بۆ ئەمە ڕێکخراوی ILO 20 ڕاهێنەری بۆ تەدریب کردوین، ئەنی ئەمانە ئەبنە مامۆستا بۆ ئەوەی هەر کاتێک پرۆژەی قەرزی بچووک دەستی پێکردەوە، ئێمە ئەمانە لە سەنتەرەکانی ڕاهێنانی پیشەی خۆمان ببنە مامۆستا، خول بکەنەوە بۆ ئەوانەی کە داوای قەرزەکەن و ئەبێت لێرە بڕوانامە وەربگرن و پشڕاست بکرێتەوە کە ئەمانە ئەتوانن ئەم پرۆژانە سەربخەن، پرۆژەیان هەبێت، ئەو کاتە پارەکەیان پێ بدرێ و چاودێریش بکرێن بە وردی. چکەرۆکو باسم کرد هەرنێ لە پرۆژەکانی پێشوو پرۆژەیەکیان تەقدیم کردو دوای شتێکی کەیان پێکردووە بە ناوی پرۆژە و دووکانوانە و سیارەی پێکڕیوە، دوایی پرۆژە نەبووە، سیارەکەش سکرابووە و تاو. بۆیە ئێمە ئەبێ بە شێوازێکیکە دەست پێ بکەینەوە. بۆ ئەم بابەتە داوامان لە ئەنجومەنی وەزیران کردووە، لە ڕابردووە لە کابینەی پێشووە کە خەرزەکە وەستاوە، پارەی سندوقەکەش بەکارهێنراوە بەداخەوە بۆ موچەی فەرمانبەران، چکە ئێمە بە دۆخێکی دارایی خراپە ڕۆیشتین، بۆیە سندوقەکە ئێستا تەنها ڕەسیدە سیولەی نییە، ئەو پارێش کە وەریەگرینەوە هەر بەکارهێنرێتەوە بۆ موچە. ئێمە بە شێوازێکی زۆر باش کردومانەتە پرۆژەی گیامانەتەوە بە ئەنجومەنی وەزیران کە ڕەزامەندی بن لە کاتی باشبوونی داراییە لە باشبوونی ئابووری هەرێمی کوردستان کە دەست بکەینەوە بە پێدانی قەرز بە گەنجانی هەرێمی کوردستان. ئێستا پرۆژەکە لە دیوانە خەریکی دراسەکردنین، بەڵام هەتاکو حکوومەت پێویستی بەوە بێ ئەو پارەیە بەکار بێنێ بۆ موچە، ڕەنگە نەتوانێت ئەو ڕێگە پێدانە بە ئێمە بە. بەڵام خۆشبەختانە وەک هەستی پێەکەین خەریکە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو پارەی کە بۆیە لە بەغاوە ئەحتیما دەکاتە سەر داهاتی ناوخۆ. چەندین پرۆژەی جێبەجێ کردووە لەوەی کە چۆن داهاتی ناوخۆ زیاد بکە، بۆی ئیتر پشت بە بەغا نەبەستین لە هەر کاتێکا کە ساردیەک دروست بوو ئیتر بودجەکەمان لێ ببڕن بۆی بتوانین خۆمان ئیداری خۆمان بکەین. هەر کاتێک گەیشتینە و ئاستەی کە پێویست زەم پارانە نەما، دڵنیان ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی ئەیا و ئێمەش بە شێوازێکی کە بە فۆرمێکیۆنە دەزەکەینەوە بە پێدانی قەرزی بچووک بە گەنجان و لاوان. زۆر سپاس. هیوادارین ئەنجومەنی وەزیران بە زووترین کات دیراسەی پرۆژەکە لەژێر دیراسەیە ئێستا هیوادارین بە زووترین کات بڕیاری لەسەر بدرێ و دەست بکرێتەوە بە پێدانی قەرزی پرۆژەی بچووک و مامەداوان. زۆر سپاس کەستان خان. پرسیاری دواترم تایبەتە بە دکتۆر خەتاب ئەحمەد مستەفا، هەر تایبەت بە توێژینەوە. دکتۆر جەنابەت دەزانی توێژینەوە چەندە گرنگە لە سەرتاسەری جیهان. ئێوە وەکو لایەنی پەیوەست بە توێژینەوە هیچ توێژینەوەکتان کردیە بۆ ئەوەی دەستنیشانی پێداویستی بازاڕی کار بکەن، چ پسپۆڕیەک پێویستە، چ پسپۆڕیەک کە با بڵین لە زانکۆ دەردەچن کاریان دەست ناکەوی لە بازاڕی کاردا، بە تایبەت گەنجەکانمان زۆربیان حەز دەکەن لە بواری پسپۆڕی خۆیان کار بکەن. جا لەژێر ڕۆشنایی ئەو دیراسەیە ئایا چ پسپۆڕیەک پێویستە، چ پسپۆڕیەک کەمتر پێویستە، بێن پلانی زانکۆکان دابڕێژنەوە، چ بەشێک بکرێتەوە، چ بەشێک نەکدا بخرێ بەڵام تەقلیز بکرێتەوە، ژمارەی قوتابیانیان کەم بێ بەو شێوەیە. دیراسی وەکراوە؟ زۆر سپاس دکتۆرە ژیان. وەڵاهی ئەگەر باسی پلانی وەرگرتن بکەین قسە زۆر هەڵەگرێ بەڕاستیان ڕەنگە بە یەک دوو دەقە نەتوانینەوە بکرد، بە تایبەت خۆم کە نزیکەی 25 ساڵە لەو بوارەیە کارەکەم وە ماوەی 2 ساڵ بەرەو 3 ساڵی ژەڕەوە بڵێن کەسی ڕقم یەکم لە وەرگرتنی تەڵەبە لە زانکۆکانە. پلان بەسەبارەت بە پلانی زانکۆکان ئێمە خۆی سێ پێوەری گرنگکە، یەک توانایی زانکۆکان، ینی ژێرخانی زانکۆکان، ژێرخانی مرۆیی و مادی، و
گرفتە گەورەکەمان ژمارەی دەرچوانی پۆلی 12 و فاکتەری سێمیش بازاڕی کارە. یەکەم و دووەممان هەیە. بەڵێ یەکەم و دووەم ئیشمان بۆی کردووە و لەسەر ئەساسێکە مەسەن پلاندا دەڕێژینکەیەتی، بەڵام زۆر ڕاشکاوانە بڵێم سێممان نییە. سێم کە بازاڕی کار چی پێویستە، شتی بەسیت هەیە یونسکۆ راپۆرتی حاضر کردووەشت، بەڵام بەو شێوەیە نین کە ئێمە بتوانین برینە گەورەکانی خۆمانی پێساڕێژ بکەین. ڕووی دەم دەکەمە پلاندانان خوشی بە ڕێزمان لێرە بوو کەناڵخانەگە ڕۆیشتی بێ، بەڕاستی هاوکارمان نەبووە لە بوارەیە. لە کابینەکانی ڕابردوو داوامان لە پلاندانان کردووە کە دیراسەی بازاڕی کار بکەن، هەر بە کادیرەکانی خۆمان دیراسە بکەن، بەڵام ڕەنگە ئێمە بودجەی ئێمە زیاتر بۆ ناو زانکۆ بۆ تەژغیریە، ڕەنگە پلاندانان بودجەی تایبەتی هەبێ بۆ دیراسەکردنی بازاڕێکە، هەر بە کادیرەکانی خۆمان بەڵام نەکراوە. ئێستاش دەگە پلاندانان لەسەر خەتین بۆی ئەم شتە بکەیتن. بۆیە زۆر بە ڕاشکاوانە دەڵێم پلانەکانمان لەسەر دوو ئەساسە. فاکتەری یەکەم کە توانای زانکۆکانمان چەنە، توانای بەشەکان چەنە، و فاکتەری دووەمیشان بریتیە لە ژمارەی دەرچوان کە ئەمە گرفتە گەورەکەیە، برینە گەورەکەیە کە پێویست دەکە کۆڕێکی تایبەتی لەسەر بکرێتن، بەڵام سێمیان بەڕاستی نییە. بۆیە ئەبینین زۆر جار دەرچوەکانمان لە بازاڕە با بڵێن ژمارەیان ینی کاریان دەست ناکەوێتن. یعنی ئێمە بۆ نمونە ئێستا ئەگەر بە زانکۆ حکومیەکان بڵێم بۆ ئەم ساڵی خوێندن 561 بەشی ئەکادیمیمان هەیە. لەو 561 بەشە 375 دیراسەی بەکەلۆریۆسن ئەکادیمین و 186 پەیمانگای تەکنیشین کە دیبلۆمی 2 ساڵی تەکنیشیادا. دێن پلانی وەرگرتنمان لەسەر ئەوەی کە بەشی ئێکس لە زانکۆی ئێکس چەند مامۆستایی هەیە، چەند هۆڵی خوێندنی هەیە، چەند تاقیگەی هەیە، ئەتوانێت چەند تەڵەبە وەربگرێ. بۆ نمونە ئەتوانێت 40 وەرگێ وانە یان 50 تەڵەبە وەربگرێ. و ئێمە دێن چەنی ئەدەین لە جیاتی 40 وڵا 60 و 70 جاروێ 80 ئەدەینێ لەبەر چی لەبەر فاکتەرەکەی تر کە زۆری ژمارەی دەرچوانی پۆلی 12ەیە. ئەبینین پێمان ئەڵێن وەکو چەند جارێک جوان لێبێت کە فعلەن دەرچوەکان زۆرن لە بازاڕەکاریان دەست ناکەوێت، هەر ئەوە نییە لە بازاڕەکاریان دەست ناکەوێت، تاسی دەکاتە سەر کواڵەتی خوێندنەکەش، کوا بەشێک 40 تەڵەبەی هەبێ و کوا هەمان بەش 80 تەڵەبەی هەبێ، بە تاکید کە 40 هەبێ یان 30 تەڵەبەی هەبێ کواڵیتێکی باشتر و با بڵێن پرۆگرامی خوێندنەکەی بە شێوەیەکی باشتر جێبەجێ ئەکاتە. و لەژێر تەئسیری زۆری ژمارەی تەڵەبەش داین کە ئێمە لەگەر هاوڕێیانمان لە وەزارەتی پەروەردە ئێستا کار بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە دەکەین. بمانەوێ نەمانەوەی ینی مامۆستا بڕۆهان لێرەیە ئەوەی کە ئێمە دەیزانین ساڵانە لە حدودی 120,000 تەڵەبە ڕەجیستەر دەکەن لە قۆناغی یەکی سەرەتاییە. و ئەم 120,000 تەبعاً زیاتریش هەندێک ساڵ دێت. ینی بۆ نمونە ساڵی ڕابردوو لە پۆلی 12 144,000 تەڵەبە بەشداری تاقیکردنەوەی کردووە. لەم 144,000 تەڵەبە زیاتر لە 70,000 دەرچوو. ئێمەش توانای زانکۆکانمان لە حدودی ئەگەر بە فعلی ئەوە بکەین حکومیەکان باسەکەم لە حدودی 25,000ە. بەڵام لەو لاوازەخت مالێکردن نزیکەی 52,000 تەڵەبە ماوەرگرتوون. پێ ئەمە بە تاکید ئەم ژمارە زۆرەیە ئەچێتە بازار کاری دەست ناکەوێ. دکتۆرە گیان برینی ئێمە بە خوێندنی پیشەیی چارەسەرەکەیان من دەمەوێت بێمە سەر ئەوەی کە خوێندنی پیشەیی لە وڵاتی ئێمە بەڕاستی ئێمال کراوە. وەکو وتم ساڵی پار 144,000 تەڵەبە چۆتە ئیمتیحانەوە، لە بەرامبەردا ئەزانی چەند پیشەیی چۆتە ئیمتیحانەوە 1730. یعنی ژمارەکە مقارنە ناکرێ 1730 پیشەیی لەکوێ و 144,000 تەڵەبەی علمی و ئەدەبی لەکوێ. فەرقەکە یەکجار زۆرە. بۆیە ئێستا کە بە خۆشحاڵیەوە من خۆم شخصی خۆم زۆر دڵم پێی خۆشە، پێشتر بە تەنها قسەم لەسەرەکە، بەڵام ئێستاکە بە خۆشحاڵیەوە جێگری سەرۆکی حکوومەت، جەنابی سەرۆکی حکوومەت، هەردوو وەزیری پەروەردە و خوێندنی باڵا هەموو ستافی هەردوو وەزارەت بە جددی کەوتونە سەر ئەوەی کە خوێندنی پیشەیی هەم لە وەزارەتی پەروەردە کە بەردەوام بووە پێشتر هەبووە بەڵام با بڵێن زیندوی کەینەوە پرۆگرام بگۆڕین پیشەکان ئەوەی بازار ئێستا چی پێویستە چارە بێتە پێشەوە و هەمیش بە شێوازێکی تر ڕەغبەت بدەینەوە خوێندنی پیشەیی ینی خەڵک گەنجانمان لەو عوقدە ڕزگار بکەین لەو عوقدە دەرونیەی کە ئەڵێ من ناچمە عەدادی پیشەیی فلان ئیتر دەبمە دارتاش دەچم لە شوێنێکە ئەبم بە شاگرد و بە 2 ساڵ فێری ئەبم لەو عوقدەیە بە چی نەجاتیان دێن بەوەی کە ئێمەش
لە خوێندنی باڵایە پەیمانگای پیشەیی بکەینەوە پەیمانگای پیشەیی 2 ساڵە بکەینەوە بۆ ئەوەی دەرچوانی ئەم پیشەیانە بێن لەوێش خیبرەی زیاتر و ئەوەی تر پەیدا بکەن بەمە چی چارەسەرەکەین بەوە کە دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی چکە کێشەکە لەوەیە بەڕاستی کێشەی بازاڕی کارمان گرێکە لەوێ دەست پێ دەکات لە نۆی بنەڕەتیەوە کە ئەچێ بۆ ئامادەیی ئێستا کە هەر هەمووی ئەڕوا بۆ علمی و ئەدەبی وەکوتم بەشێکی یەکجار کە مەسێتی ئەگەر لەوێ نزیکەی 140 بنێرین بۆ پیشەیی 160 بۆ نمونە بمێنێتەوە بۆ علمی ئەم 160 خۆی بازاڕیکە لە بازار کار هەر ئەوەی پێویستە یعنی ئێمە خاوەن هێزێکی کاری ساڵانە لە حدودی 120 تا 140 هزار گەنجین لەبری ئەوەی سوود لەم توانایە ببینین بۆ بە کێشە بۆمان بۆ لەبەر سێبەرەوەی بە حاڵەت دابەشمان کرد نازانین چۆن دابەشان بکەین بەخۆشحاڵیەوە خاڵێکی زۆر گرنگ ئێستاکە کە یاسای وەزارەتی پەروەردە ڕەشنووسەکەی ئامادەیە و وابزانم خەریکای نێرن بۆ پەرلەمان لەوێ ئەم نقطەیە زۆر بەڕوونی چارەسەر من دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەم بەڕاستی زۆر بە باشیدا ڕێژراوە ئەم کێشەیە چارەسەرەکە هیوادارین بە زووترین کات ئەم یاسایە ئێمەش هیوادارین بۆیە تاکید دەکەمەوە دێمەوە ئەوەی پرسیارەکەت بەڕاستی پلانی ئێمە لەسەر ئەم دوو فاکتەرەیە کە ئەم دوو فاکتەرە سێمی نەقسە کە زۆر گرنگە بۆیە ئامانجی خۆی ناپێچێ و ئەمەش بەڕاستی پەیوەندی بە زۆر شوێنەوە هەیە وەکوتم ئەکرێ کۆڕێکی تایبەتی لەسەر بکەیتمان لایەنە پەیوەندداریەکان جەبیستی ئەو پانێڵە دەبن و هیوادارین کاری لەسەر بکەن پرسیارەکان گەلێک زۆرن بەڵام هەوڵ دەدەین پرسیاری گەنجان و ئامادەبووان وەربگرین دوا پرسیارم تایبەت بە بەڕێستان دەبی بەڵام تا ئەو کاتی بەر لە کۆتایی هێنان بە پانێڵە بیری لێ بکەنەوە بە 1-2 دێر یاخود بە زۆر بە کورتی پێمان بڵێن بەڕێستان کوێستان خان و دکتۆر خەتاب جەنابتان وەکو بڕیار بەدەست و بەشێکن لە دانانی سیاساتی حکومی ڕاوەخان و ئەژین خان ئەگەر ببن بە بڕیار بەدەست و یەکێک لە ئەندامانی دانانی سیاساتی حکوومەت دیدگا و استراتیژیەتان چ دەبێت بۆ 5 ساڵی داهاتوو تاکو بتوانن سیستمی خوێندن با بڵێن هاوتەری بکەن یاخود هاوکار بێ بۆ پڕکردنەوەی پێداویستی بازاڕی کار دوای پرسیاری گەنجان دەگەڕینەوە لاتان و پێمان خۆشە جێبیست بیم زانین دیدگا و استراتیژیەتان چی دەبێت بۆ 5 ساڵ هیوادارین جێندەر باڵانس بپارێزن ئەگەر کچەک هەبی ئافرەتان بەشدار بن تکایە لە پانێڵی یەکەم وابزانم تەنها گەندە پیاوەکان بەشدار بوون تکایە کچەکان زیاتر وەبزانم گلەیش هەبوو فەرمون بەڵام تکایەکی تکایە زۆر بە کورتی پرسیارەکان بکەن پێویست بە مقدمات و ئەوەی ناکات تاکو بتوانین زۆرترین پرسیار وەربگرین ساڵتان لەبێ نیوەڕۆتان باش دەمەوێت سەرەتا زۆر سپاسی ڕوانگە بکەم بەڕاستی ئیشێکی زۆر جوانی کردیا ببوورەکە پێشەچیم کرد بەڕاستی یعنی پێویست بوو بڵێ و بە تایبەتش کاکژگوار زۆر ماندی بوو لەگەڵمان لە پانێڵ یەکەم و خەریکە کۆمەڵگای کوردی بە تەواوی بڕیار لەسەر ئەوە دەدا کە گەنجانی ئێمە تەمبەڵن گەنجانی ئێمە کار ناکەن ئەو قسەیەمان زۆر جێرە دەوی من وەکو نوێنەری هەولێر کە لێرەم و پێم وایە هەموو گەنجانی کوردستانی زۆر بەتوندی دژی ئەو قسەیە دەوەستینەوە ئێمەوانین ئێمە هەلی کارمان نییە دەرفەتمان نییە ئەگەنا ئێمە زۆر لە گەنجانی وڵاتانی تر باشتر و کاراتر و ئەکتیڤترین وەسەلمان دوشمانە ئەگەر بێت و هەلمان بۆ بڕەخسێ زۆر باشتر دەتوانین بەرەو پێش بچین لە هەموو بوارەکان و هەموو ئەوانەی کە مەجای کار و بەرەو پێشچوونی تێدایە بەڵێ پرسیارەکە ئۆکەی پرسیارێکم هەڵبەتە پانێڵەکە لەسەر ئەوەیە بۆچی ئەو گەنجانێک کە دەرەچن لەگەڵ سیستەمی کار ناگونجێن ڕاستە؟ سیستەمی خوێندن ناگونجێ لەگەڵ پێداویستی بازاڕی کار ڕاستە بۆچی هەوڵ نادەن لە ڕێگەی ترینینگ یان لە ڕێگەی ڕاهێنانەوە تۆڵە نەکرێتەوە ینی ئەو گەنجانی کە تاوەکو ئێستا تەخەڕوجیان کردووە بە قسەی ئێوە بێ هیچ کامیان بە کەلکی کارنەیەن بۆچی هەوڵ نادێت تۆڵەیان بۆ بکرێتەوە لە ڕێگەی ترینینگ بە تایبەتی لە ڕێگەی وەزارەتی کارەوە ئەو خولانە ڕاهێنانە بکرێتەوە کوێستانخان ئاماژەی بۆ کرد کە 2 سانتەری ڕاهێنانیان هەیە لە هەولێر من لە نزیکەوە ئاگادارم ماوەی 3 مانگ 4 مانگە ئەو تەنها بینانە هیچ ڕاهێنانی تێدا ناکری هیچ گەنجێک سەردانی نەکردی هیچ کەسێک لێی سوودمەند نەبووە باشە هەرەوە پرسیارەکە پرسیاری تریژم هەیە بۆچی زەمان ئیجتیماعی هێندە لاوازە ئایا ئەوان کە لە وەزارەتی کارن ئەوان بەرپرس نین کە ئەو هەموو گەنجە بێکارە
بۆچی خەمێکیان لێ ناخۆن زۆر سپاس پرسیاری تریشم هەیە من ماوەی 4 ساڵە بێکارم زۆر بە دوای کارێکدا دەگەڕێم هیچ هەلی کارێک نییە ئایا ئێوە بەرپرس نین من زۆر ئەکتیڤم زۆر شت دەزانم بەڵام هەل نییە چەنز نییە بەداخەوە دووبارە سپاس بۆ ڕوانگە بە تایبەت سپاس بۆ کاک ژیروان زۆر ماندوو بوو لەگەڵمان سپاس بۆ هەمووتان زۆر سپاس تکایە پرسیارەکانتان بە کورتی بکەن سڵاوتان لێبێ من شارا خەلیل نوێنەری گەنجانی سلێمانیم دەستخۆش بۆ مولایەک طبعا وەکو پرسیار نییە بەڵام حەز ئەەکەم ئەمە لە دەمی منەوە ببستن لە ئەزمموی کاری خۆمەوە کە ئێستا لە ڕێکخراوێکی نێودوڵەتی کارەکەم پێتان بڵێم کە ئەم جیاوازەی لە بینی خوێندن و سیستمی خوێندن و بازارە هەیە ئەوەیە کە دوو شتی ئەوێت لە گەنجێک کە تەخەڕۆژی کردووە و لە گەنجێک کە تەخەڕۆجی نەکردو هیچ باگراوندێکی ئەکادیمی نییە ئەویش ئەزممونە لەگەڵ زمانە بەڕاستی ئێمە ئەبێ وەزارەتی پەروەردەیە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتیە ئەبێ ئەوە یەکلایی بکەنەوە ئایا ئێمە لە وڵاتی خۆمانە سیستمی ئیشکردن بە ئینگلیزیە ئەی بۆ خوێندنەکەمان ئینگلیزی نیە یا سیستمی خوێندنمان بۆ بکەن بە ئینگلیزی و عەرەبی بۆی سبەینە من کە ئەچمە مقابلەیەکی ئیشەوە هەر سێکیان کوردن دانیشتون من مقابلەکەن بە ئینگلیزی بۆ مقابلە مەکەن غێر ئینڤایرۆمنتێکیان دروست کردووە کە مەجبورم یعنی من بە ئینگلیزی بزانم و بە ئینگلیزی یعنی مقابلەکەم کەم و لەسەر ئەو ئەساسە من وەرەگرن بۆ ئیش دووەم شت ئەوەیە ئەزمون گەنجێک کە تازە تەخەڕۆجەکە ئەزمون لەکوێ بێنێ غێر ئەبێ پلانێک هەبێ ئەم گەنجە تەخەڕۆجی کردووە یان تەخەڕۆجی نەکردو ئێوە لە مەجالێکە ئیش بکە ئەزمونێک کۆ بکاتەوە بەڕای من ئەبێت حکومەت لایانی پەیوەندیدار وا بیر بکاتەوە کە کاتێک گەنجێک ئێوێ دەست بکا بە ئیش شوێنێک ئەبێ وەکو خۆبەخش نەگەڵ خۆبەخشانێک کە ئەوە چەوسێنرێنەوە بەڕاستی ئەسە ئیشی خۆبەخشی بۆ بە چەوسانەوە شوێنێکە بێ کە بەڕاستی بمبورە ئەمێ باسی بکەم کە ئەبێت تایە فێری ئیش بکرێن پێویستە حکومەت بیر لەوە بکاتەوە کاتێک گەنجێ تەخەڕۆجەکە مەسەلەن لە قانون تەخەڕۆجەکە با 3 مانگ بیخاتە شوێنێکەوە کە ڕەبتی بە ئیشەکەی خۆیەوە هەبێ ئیجبار بێ لەسەر هەر منەظەمەیەک لەسەر هەر کۆمپانیایەک کە بەو جۆرە گەنجەکان پێ بگێنێ و دوای داوای ئەزمون و زمانی زۆر لێ سپاس بکەن خاتون باسییان کرد زۆر سپاس پرسیاری دیتکایە سواز بۆ هەمووتان دەستان خۆش بێ هەر یەکە لە ئێوە کۆمنتی زۆر باشتانە قسەی زۆر باشتان کرد زۆر شت لێەوە فێربین دەستان خۆش بێ ئەوەی کە من ئێستا تێگەشتم لێ سیستەمی خوێندنی ئێمە بە نزیک ئەبێتەوە بە تەواوەتی لە شکستێکی باشە و پێویستی بە گۆڕانکاریە تایە بکرێ ئێمە چەندەها پسپۆڕی باش و چەندەها دکتۆرای باشمان هەیە پێویستە بهێنرێن بە شێوازێکی ئەکادیمی دووبارە سیستەمی خوێندن دووبارە بکرێتەوە بگۆڕدرێ کەواتە ئێمە ئێستا هەر یەکێک لەم گەنجانە هەر یەکێک لەم بەڕێزانە کە لێرەین هاوڕێی لەوەی کە سیستەمی خوێندنی ئەم وڵاتی ئێمە باش نییە ئەبێ بگۆڕدرێ ئەمە ئەوە دووهەم پرسیارمان ئێمە کە ئەزانین سیستەمی خوێندنی وڵاتەکەمان سیستەمێکی باش نییە تاکێکی باشمان بۆ بەرهەم نایەنرێ کەواتە ئێمە پێویستمان بۆی بە شوێنێکی ئەکادیمی کە دووبارە گەنجەکە سەر لە نێو لە خاڵی سفرەوە پێی بگەێنینەوە بۆ بازاری کار ئێمە یەک دنیاشت لە خوێندنا شتێک فێرم من خۆم خلیجی کولیەم دەرچی کولیەم ئەگەر پرسیارەکەت بە مباشر بەڵێ داواکارم لە بەڕێستان ئێوە ئیش لەسەر تاکی کورد بکەن بەگشتی تاکی کورد تاکێکی باش نییە نە بۆ بازارگەری نە لە سیستەمی خوێندنێ جا ئێمە پێویستمان بۆی پەیمانگا سیستەمی خوێندنمان شکستی هێناوە ئەگەر شکستی ژینێ نابێت نزیکە لە شکستەوە تکایە با تاکی کورد چیتر نەبێ بە قوربانیدانی سیستەمێکی دیزیبل سیستەمێکی سەقەت کەم ئەندام سیستەمەکەمان کەم ئەندامە دەتکایە با ڕوم لە کوێستانخانە با پەیمانگایەک دروست بکەین کە گەنجانی کورد دووبارە دروست بکرێنەوە بە بازاری کار سیستەمی خوێندن شتێکمان پێڵێ ئەچینە بازاری کار شتێکمان پێڵێ داواکارەکان یعنی بەڕاستی گەنجی ئێمە مەویز بووین یعنی بێهیوان تکایە باچی تا ئیش لەسەر تاکی کورد بکەین لە ڕێگەی ئەو پەیمانگانەوە زۆر سپاس خاتون تکایە پرسیار بە کورتی و ئاماژەش بۆ بکەن پرسیارەکەتان ڕوو لە کام بەڕێز پانەلیست بکەن یعنی لە کام پانەلیست بکەن تکایە بە کورتی و پرسیارەکان بکەن فەرموو بله گەلێک سواز بوو ئەوێ دەرفەتەیە سەمیر عەبدولعەزیزم پۆرێزگەهە دوو کێبنینەرۆتیۆ گەنجانج بەشدار بوویمە بەخێر بن
بري از پرسیاری ورستاب که هندک تی خصن مدویتن بخمد ناف بابتی دا بود دولة من تذكرنا بابتی كوندك شو براسي وبحث كرن هندك ديجي مدویتن وكي دو پاد کرن السروان خاله دوباره بجمه با نگونجان ادنابرا سیستم و پروگرام خواندن ناوند مین پروردهی اتمان دم دا بازار کاری الهرما کردستان گلک لیدیارترین وان امچین وان خالد خارد دا کار بکن ایک ناوند مین پروردهی دیسان زانکو پیمانگید مبرنگی که گشتی براسی نشیانه ببنه ناوندک بو پیگهاندن و پیگهشتن و درست کرنا هزرا نی اینان الدف گنجا باشترین گروه‌وجیل سروی چند او آدم کود بینی پشتی 4 سالت خواندن قطابی ملزان کوی یان پیمانگی تخرج بید دماکو پیشکشی کار کتن بهند رک خرابه کی کار بکتن یان هر کاری که دست کویتن دبینی تازه اف گنجا حوالدتن برای هندک خولندی حوالدت شیانت خویان پرسونال سکیلزت خوب برف پیج و بعد تو شیانت خوزیده ترلیب که خاله دوی الگورای اوان بدیو داشونید من کرین هندک باشن خواندن حتی نکلزان کو پیمانگی ترم کردستان تاین کو من نوید نویا بجم اصلا در فتا کارید بازار هرم کردستان دا بونینه یعنی تاین بر کارن حتی نکجی و طلبه لتخینن و الهرم کردستان بازار کاری دا در فت بونینه خاله سه الپی اوان آمارت سامپلکش آمار اتشین بجم اوید موارگردین و الگورای گوتنا کسید بسپور و ین تایبتمند بتایبتی جورت آماره و هر ایک یعنی قطابین درچوی هجماره یا قطابین درچوی هر ایک لبشن یاسا کارگیری و آبوری کردی میجو گلک پشکندی هجماره یا درچویان گلک پتره اش پیدویاتی یا بازار کاری الهرم کردستان اول جب خو کارک شو کار اندی کو گرفتا به کاری یا نداری یا کاری الهرم کردستان زقتر و رونتر لبید خالا پنجه رزداران کارنامه کابینه حکومت هرم کردستان ایکش خالن من گلک پیس پرپیدان و گرنگی پیدان اب کرت کشت و کالی اب مرما فرالان کرنا یا دهات ین ولاتی بله چه منظومه یا نبونا روشنبیری که گشتی اتناف جواکی دا پرنگی که گشتی یا پکینه رو کاین سرکی این جواکی وکریه که گنجه ما حزاوی یان ولا نبیتن گلک بو پیشکش کردن ات بشه که دا یان بونو من الکلیجا چاندنه یان بشه کلیجا نبود بجنی زراعه الگورای آن زانیاری البردستن من هین بشکش خواندنه یان بشکت خواندنه الهندک کلیجن ین زراعه یان چاندنه الهرم کردستان افریقا مدرسیا نمان السره اگر هندک و قطابی داخواست نکن یعنی هند تجماره و قطابیات داکن بوی مدرسیا دای خستنا اوان بشتنه السر اوان هیا بله اگر پرسیار بله نهاده چه در بازی پرسیاره در فد ببارز کانی بله سرچه پرسیاره من بو بارز کوهستان محمد عبدالله وزیر کار و کاربرین کمالاتی بارز جناب وزیری اگجه هو کار نداری و کاری الهرم کردستان نبونا هماهنگی و نبونا رک خصنیت بازار کاری دل هرم کردستان پرسیار منیا جوهری اوه آیا وزارت کار و کاربرین کمالاتی اتشید ببیت پرا پیوندی و اتنافبرا سرجم اوان لیانی رخصینرین در فتح کاری الهرم کردستان وکی جناب هوازان 5 لیان یا 5 سکترین سرکی میتین هرم کردستان که در فتح کاری رخصینن یکی شوان کرتی گشتیه پاشان کرتی تایبت دیسان حزب سیاسی نه پاشان سازین میدیو نه پمی جورت خوبه ات همان دم داره خراون جواکا سیویل ناف دولتی و اوید کو لوکال یا بجمیت ناف خو هرم کردستان پرسیار او آیا وزارت کار و کاربرین کمالاتی اتشید و پرا پیوندی و قوت نوور وان سرجم سکترین و جنر در فتح کاری الهرم کردستان درست کرد مرا جاره سرکرنو کم کرنا رجاء به کاری الهرم کردستان بس بسیار کادی بس یک پرسیار کرده هر بو جناب وزیری اوج او آمار کهیر بردست هیا بو اوان کسا اوید کد ماوی رابوری دایان اوان گنج اوید کو پروژین ین قرضین بچی که ورگرتین آماره که هیل بردسته که ریجه و شکستن و اوان کسا اوید که پروژه ورگرتین چنده اتهمان دم دا ریجه و سرکفتنی اوان کسا اوید که پروژه ورگرتین چنده و گلک سپاس ببورم گلک دریش کرد زور سپاس پیم باشه برایزان ولامی پرسیار کم دنو اگر پرسیار هر چند زوری کامنت و بدواداتون درباره او بابتانی باس ما کرد همون من دزانی او پانیلا مبس لی اویا
دەستنیشانی ئەو گرفتانە بکەین لەبەرچی سیستەمی خوێندن ناگونجێ لەگەڵ پێداویستی بازاری کار لەبەر ئەوە تکای ئەگە پرسیارتان هەیە بە کورتی و بفەرمون کوێستان خان ئەگەر پرسیارەکان وەڵام دێەوە. بەڵێ زۆر سوپاس. بەڕێزێک باسی ئەوەی کرد کە 3 مانگە سنتەرەکانی ئێمە دەوریان نەکردوێتەوە. من پێم وایە زانیارەکەی دروست نییە لەبەرەوەی من هەر پێرێ لە ئەکادیمیای سویدی خولێکمان کۆتایی هات 26 فێرخوازمان خۆم شەهادەم ماونەتێ 26 کەس. ئێستا لە هەڵەبجە خولێکمان هەیە خولی کاپ کە ئێستا بەردەوامە. ڕاستە بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی هەبووە پارە خەرج نەکراوە بۆ ئەم سنتەرانە زیاتر پشتیان بە ڕێکخراوەی دەوڵەتیەکان بەستووە. ئێمە ئێستا ڕەزامەندی بە ڕێسەرۆکی حکوومەتمان وەرگرتووە 65 ملیۆن دینارمان وەرگرتووە بۆ 3 مانگ کە لە هەر حەوت سنتەرەکە دەورەی پیشەیی بکەینەوە و سنتەری ئەکادیمیای سویدیمان کردوتە سنتەرێک کە تەنها ڕاهێنەر پێگەێنێ لە ئایندەیە. پێشتر خولی کردوتەوە بۆ گەنجان بەڵام ئێستا گۆڕیومانە لەوێوە ڕاهێنەر پێگەێنین کە ئەویش خۆشبەختانە مانگی 3 ملیۆن دیناریان بۆ تەرخان کراوە کە خولەکانیان بەردەوام بێ. بەڵام هەرویستمەگە و زانیاریە کە من پێرێ خۆم 26 بڕوانامم تەوزیع کردووە. بۆ دەستەبەردکردن بەڵێ دەستەبەرکردن لە ڕابردووە زۆر لاواز بووە زۆر. من ئاماژەم بۆ کرد لەبەر ئەوەی کە لیژنەکە لەبەر کۆمەڵێ هۆکاری زۆرە تەبعاً. سەرەکی ترین هۆکار ئەوەیە کە بەشێکی زۆری کۆمپانیاکان یا خاوەن کارەکان لەبەر چاوچنۆکی نایەنێ کرێکارەکانیان زەمان بکەن خۆیانە دزنەوە و تێڕوانینێکی هەڵە ئەیەن بە کرێکارەکانیان ئەڵێن ئەم پارەیە سەرانەیە و پارەکەتانە فەوتێ و قەنەعەتیشیان لای کرێکارەکانیشیان دروست کردو کە شکاتیان لێ نەکەن. و بۆ ئەمە تەبعاً خۆی لە دنیای پێشکەوتووە خاوەنکار خۆی یەکسەر دەستەبەری کرێکارەکەیەکە ئیتر ئەمە پێویستی بەوە نییە لیژنەی وەزارەتی کار دوکان بە دوکان و مۆڵ بە مۆڵ و زانکۆ بە زانکۆ هەمووی بگەڕێ. ئەمە ئۆتۆماتیک بە سیستم کراوە. بەزلای ئێمە پێشتر ئەم لیژنانە چوون هەموو مۆڵێکوانیان بەسەر کردوتەوە و عقوبەیان ناون ئەگەر نەیان کردبێ و فریاژ نەکەوتون ئەم هەموو دوکانە چکە ئێمە ستافمان کەمە پێشینەیان نەبووە لە ڕابردووە ئۆتۆمبیلیان بۆ نەکڕاوە. ئێمە هەموو ئەمانەمان چارەسەر کردووە بۆ ئەوەی بتوانین لیژنەکانمان چالاک بکەین. لەگەڵ ئەوەشا ڕێنماییەکمان دەرکردووە بۆ وەزارەت پەیوەندیدارەکانمان ناردووە کە کۆمپانیاکانیان زانکۆکانیان پەیمانگاکانیان خستەخانەکانیان خوێندنگا ئەهلیەکانیان ئەمانە ساڵانە مۆڵەتەکانیان بۆ نوێ نەکەنەوە ئەگەر پاکتاوی دەستەبەری کۆمەڵایەتیان نەهێنابێ. بەڵام بەداخەوە وەزارەتەکان زۆر هاوکار نین. باشترین وەزارەت کە هاوکارمانە وەزارەتی پەروەردەیە. ئەجینا چەندین نەخۆشخانەی ئەهلی و زانکۆ و نازانم کۆمەڵێک شوێنی زۆر کۆمپانیای بازرگانی ئەمانە مۆڵەتیش تازەکەنە و پاکتاویش نابن بۆ وەزارەتەکانی خۆیان کە ئێمە داوامان لێ کردوون کە ئەگەر ئەمە بکرێت تەمەن ئەم ئەرکێکی زۆر گەورە لەسەر وەزارەت کەمەکاتەوە کە ئێمە توانین بازاڕ و مۆڵ و ئەوانە زیاتر دەستەبەر بکەین. مەسەلەی هەلیکار من جارێکی کەش دووبارەیەکەمەوە. هەلیکار تەنها پەیوەندیدار نییە بە وەزارەتی کارەوە. ڕاستی ئێمە ناومان وەزارەتی کارە بەڵام ئەمە پەیوەندی بە کۆی کابینەکەوە هەیە و هەندێک وەزارەت هەیە تایبەتمەندن بە دۆزینەوەی هەلیکار. ئێمە ئەوەی زۆر گرنگە و زۆر پەیوەندی بەوە ئێمە چۆن مافی کرێکار بپارێزین لە شوێنی کار، چۆن دەستەبەری بکەین، چۆن کرێکەی زیاب بکەین، چۆن نەیەڵین کرێکاری بیانی شوێنی کرێکاری خۆماڵی بگرێتەوە. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەش بەڕێوەبەرایەتیەکانی کارمان سەردانی مۆڵ و ئەوە ئەکەن بۆ ئەوەی پێمان بڵێن
چیان ئەوێ بۆی ئێمە خەڵک بنێرین وەکو باسی شم کرد 1970 کەس لە ماوەی ئەم 2 ساڵەیە ئێمە خسوومان نەتە سەر کار بەڵام وەبەرهێنان دەستەی وەبەرهێنان کۆمپانیاکانی نەوت و گاز وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی ئاوەندانکردنەوە ئەم وەزارەتانن کە وەزارەتی شارەوانی ئەمانن کە کۆمپانیای گەورە و وەزارەتی تەندروستی کۆمپانیای گەورە و هەلیکاریان لەبەردەستایە ئێمە ئەرکەکەی ئێمە ئەوەیە کە مافی کرێکارپارێزین دەستەبەریان بکەین و بچین ئەو شوێنکارانەی کە لە بازاڕ و ئەوانن بزانین چێ پێویستی بە هەلیکار هەیە بەڵام بەرپرسیارەتیەکە بەرپرسیارەتی هەموو کابینەکەیە بە ئێمەشەوە ئەم خاتونە بە ڕێزە باسیەوەی کرد کە پەیمانگایەک بکەینەوە دیارە پێشنیارێکی زۆر دروستە بەڵام دروست بڵێکردنەوەی پەیمانگا لە تایبەتمەندیەکانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە نەک ئێمە بەڵام من پشتگیری پێشنیارەکە یەکەم هیوادارم وەزارەتی خوێندنی باڵا لەبەرچاوی بگرێت بابەتی ئێمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ ئەو لایەنانە من لە پرسیارێکیشم باسم کرد ئێمە ئێستا بڕیارێکمان هەیە لەگەڵ ئەنجومەنی وەزیران بە سەربەرشتی کاقبات کۆبوونەوەمان کردووە کە کۆبوونەوەیەکی بەرفراوان بکەین هەموو سەنتەرەکانی پیشەیی لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەی کە ئێمە چۆن بە هەماهەنگی هەمومان بتوانین زۆرترین خوڵ بکەینەوە ئەو کەسانەی کە لە کۆمپانیاکانن بێن سوود لە توانای پێهینەکانی ئێمە وەرگرن سنتەرەکانی ئێمە وەزارەتی خوێندنی باڵا کە بەو ئاراستەیە ئەڕوات گرنگی بە خوێندنی پیشەیی بات بۆ ئەوەی سنتەرەکانی ئێمە ئەو شوێنە بن کە بەکاری بێنن بۆ ڕاهێنانی ئەم گەنجانە کە پێویستیان بە دەرسی عەمەلی هەیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هاوکارمان بن بۆی ئەم خولانە بەردەوام بێت ئەمە لە ئایندەیەکی نزیک ئەمە ئەو کۆبوونەوەی ئەنجامەین من هەر حەزەکەمەوەتان بیر بێنمەوە کە بەشێک لەو بڕوانامانەی ئێمە یەک نێودەوڵەتیە من پێرێ 26 بڕوانامەم یاوە بە 26 کەس 6یان بڕوانامەکەی نێودەوڵەتی بووە یعنی ئەتوانێت لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت ئیشی پێ بکات جگەلەوە چەندین دەورە فێرخوازمان هەبووە زانکۆی تەواو کردووە یا بڵێ ئەوەی پیشەییەکان یا پەیمانگای تەواو کردووە لەوێ لە ڕووی عەمەلیەوە هەستی کردووە ناتەواوە فێری ئەو پیشەیە نەبوو کە خوێندوویەتی یان سوودێکی ئۆتۆینە هاتووە لە لای ئێمە 6 مانگ چۆتەوە دەورە هەنێک جاریش کە هێشتا لە کاتی خوێندن نابووە کە 6 مانگ لای ئێمە وانەی وەرگرتووە بە کۆرسێک بۆ هەژمار کراوە لە زانکۆ پەیمانگاکان کەموکورتی هەبووە بەڵام ئێستا دەستمان پێ کردووە بۆی کە کاری باشتری لەسەر بکەین زۆر سپاس بۆ وەڵامەکان هیوادارم وەڵامەکان گەیشت بێ و هەر لە تەوەری با بڵێن بابەتی تەوەرەکەی دەرنەچین نەگونجال لە نێوان سیستمی خوێندن و پێداویستی بازاری کار کاک دکتۆر خەتاب ئەگەر بکرێ وەڵامی پرسیارەکان بدەیەوە زۆر سپاس وەڵا پرسیاری زۆر گرنگیان کرد سپاسیانەکەم یەکێ لە بەڕێزانە کەوتی لە ڕێگەی ڕاهێنانەوە چەندە چێستانخان وەڵامێکی دایەوە بنەمێ هەندێک ئیزافەی قسەکانی ئەویش بەڵێ کە بەڕاستی هەموو دەرچوویەک کە لە زانکۆ دەرەچێ ئەبێ ئەساسیاتی پسپۆرەکەی خۆی فێر بێ بەڵام ڕەنگە مەرجنیە هەموو ئەزمونێکی هەبێ بۆ نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە دەرچوویەکی بەشی کیمیا ئەبێ لە بەشی لە بواری پسپۆرەکەی خۆی وەکو پرینسپل هەمووی بزانێ بەڵام دەرچووی بەشی کیمیا لەوانەیە بچێت لە نەوت ئیشکە لەوانەیە بچێت لە خەستخانەیە ئیشکە لەوانەیە بچێت لە کارگەیەکی مەوادی کیمیایی لەوانەیە ینی سکۆپەکەی زۆر فراوانە ڕەنگە ئەزمموی ئەو هەموو شوێنەی نەبێ یعنی ئەمە هەوڵادەین لە ڕێگەی ئینتەرنشیپ و ئەوانە
بەڵام مەرج نییە بتوانێت بۆیە یەکێک کە ئەلی بۆچی لە دوای جامیعە لە ڕێگەی ڕاهێنانەوە ناکرێت بەڵێ زۆر گرنگە و بۆ ئەمە بەستش ئێمە ئێستا بەرنامەی تەنانەت ماستەری پیشەییمان هەیە ینی بۆی کە MBA تەنها MBA نەوەکو کارجێڕی کار ینی ماستەری پیشەیی بۆ زۆربەی پسپۆریەکانی ترە بۆی بتوانێت هەم ترینینگ بکە لە ڕێگەڕایەنەوە هەمیش بڕوانامەیەکی تر وەرگێک کە ماستەرە بەڵام ئەکادیمی نییە تەنها بۆ بواری پیشەکەی خۆیەتی بەڕێزێک شاراخان لە سلێمانیەوە وتی سیستمی خوێندن بە ئینگلیزیە یاخود بازاڕی کار بکەن بە ئینگلیزی یان سیستمی خوێندن یعنی ئەمەیان بەڕاستی ئەبێ ئەو ڕاستیە بزانین بازاڕی کار ئێستا بازاڕی کاری لۆکەڵ نییە یعنی تۆ بتێوێ نەتەوێت کەسێک لەو پەڕێدینیاوە دێ لە ناو هەرێمی کوردستانە منافەسە و ئەکا بۆیە نابێ دابنیشین بۆی بڵێن تەنها بە کوردی دەرچوەکان ویان گەنجانی خۆمان ئامادە بکەین بۆیە ئەبێ بەڕاستی هەموو سکیلەکان فێربنێشێ لەو سکیلانشکە زمانە ئینگلیزی زۆر گرنگە بۆ ئەوی بتوانێ هەر شاراخان باسی ئەزمموی کارکردنی کرد من دیسان ئەیڵێمەوە ئەزمموی کارکردن هەمووی لە ناو زانکۆ وەرناگیرێ ینی بۆی چامان بەس لەسەر زانکۆ خوێنی باڵە نابێ بەڕاستی ئەزممون هەر کللیمەی ئەزممون بریتێلەوەی کە لە دوایی کاتێ ئەچێتە ناو کارەوە کاتێ دەچێت ناو ئیشەوە ئینجا ئەزممون پەیدا ئاکاتن بەڕێزێک گوتی لە سیستمی خوێندن شکستی هێناوە یان نزیکە لە شکست بەڕاستی یەکجار وات بە تەشاؤم نەبین ئێمە دەرچوەکانمان گەنجەکانمان توانای باشیان هەیە بەڕاستی بەڵام هەمومان قسەمان لەسەر یەک شت دەکەین ئەزممون کارکردن خیبرە ئەمانە ئەبێ کار بۆ ئەوە بکەین ئەژینا وەکو باکگراوندی نەزەری وەکو باکگراوندی زانستی بەڕاستی دەرچوەکانمان باکگراوندی باشیان هەیە و نمونەی زۆریشمان لە بەردەستە گەنجەکانی ئێمە ئەڕۆنە زانکۆکانی دەرەوە لە باشترین زانکۆکانی دەرەوە وەرە گیرن خوێندن تەواوەکەن کاک سەمیر لە دهۆکەوە کۆمەڵی خاڵی زۆر گرنگی وروژاند یەکێک لەوانە کە هەندێک بەش هەند دەرفەتی کاریان نییە یان بابرێن دەرفەتی کاریان کەمە دێمەوە سەر ئەو خاڵەی کاک سەمیر وەکو وتم کاک سەمیر بووە ئەمیر کاک ئەمیر ببوورە دێمەوە سەر ئەو خاڵەی کە گرفتی ئێمە بەڕاستی زۆری دەرچوانی ئامادەیە ئێمە زۆر جاگە ئەو ڕاستی ئازانین ئێستا کە ئەتوانین پلانی زانکۆ بە شێوەیەکدا بڕێژین بەڕاستی بەقەت بازاڕی کار بێ بەڵام ئەبێ و حەقیقەتە بزانین ژمارەیەکی یەکجار زۆر تەڵەبە هەن 12 ئامادەیان تەواو کرد و ئەمێننەوە لە دەرەوە لەسەر جادە ئەمێننەوە بۆیە لەژێر ئەم دوو بەرداشە داین یانەوەی وەریان گرین یانەوە بیان خێنە سەر جادە حالی حاضر بەڕاستی ئەومان پێ باشترە کە وەریان گرین بەڵام چارەسەری جەزری بنەڕەتی بریتێلەوەی کە باسم کرد بریتێ لە خوێندنی پیشەیی چونکە بەڕێزان ئێمە ئازانین خوێندنی ئەکادیمیمان هەیە کە بەکەرۆسە خوێندنی تەکنیکیمان هەیە بۆ کادری وەسەتی و خوێندنی پیشەیی هەیە کە زۆر ئیحمال کراوە ئەگەر بێت و ئەم خوێندنی پیشەیە چارەسەرکەین ئەم دوانەی تر خۆی چارەسەر خۆی ئەو ژمارە زۆرەی بەشی کوردی و بەشی یاسا و ئەوانەکە ببێتەوە نەکار بەشی کوردی وەڵام من دوو نمونەی تر پێدەم یەکیان خۆت باسی زراعەت کرد بەڵێ ینی من بەڕێزان ساڵی ڕابردوو بەشی زانستی خۆراک لە کۆلیجی کشتتوکالی زانکۆی سەلاحەددین زانستی خۆراک یعنی گرنگترین زانستە بڕواتان نەبێ یەک تەڵەبە تەقدیمی کردبوو تەنها یەک کەس تەقدیمی کردبوو ئەمە ئەبێ بپرسیم بۆ منهەجی ئێمە باش نییە یاخود ئەم شەخصە و ئەوانەی کە بیرەکەنەوە کە تەخەروجەکەن کاریان دەست ناکەوێ بۆیە بەڕاستی دروستکردنی بازاڕی کار تەنزیمکردنی بازاڕی کار تەنها بۆ چاومان لە خوێندنی باڵا نەبێت کوێستان خان زۆرە ئیشی هەموو کابینەکەیە سەلام وتی کۆنسێپتەکەی هەمووی حکوومەت بێ ئەبێ هەمووی بەیەکەوەیش بکەین بۆچی بەشی زانستی خۆراک لە جامیعەی سەلاحەددین تەنها یەک کەس تەقدیمی کرد کاگە میرجان ئێستا دەرچوانی دەرمانسازی سندیکای دەرمانسازی لێیمان لێیاکە ئەڵێ کاکە زۆرە باشە من ئێستا بۆ نمە دەرچوانی دەرمانسازی خەریکە گلەیمان لێ دەکەن کە مالعلم یعنی ئەوە لە کولیە تۆپەکانە زۆر سپاس ئەفو تەمەنا دەکەین کاتی زیاترمان هەبی بۆ گفتوگۆکردن و وەرگرتنی پرسیاری زیاتر نازام ڕێکخەرانی ئەو پانێڵە دەرفەت دەدەن بە وەرگرتنی دوو پرسیاری ئامادەبووان یان نا چیمان پێ دەڵێن هاوڕێیان ڕێکخەرانی پانێڵ پرسیا وەربگرین یەک پرسیار دوو پرسیار با لە دکتۆر هەتاو دەست پێ بکەین فەرموو فرم مايك زحمة النبي دكتور هتاو
بەرزە لەبەر ڕاگەیانەکان و ڕیکۆردکردن بەڵێ فەرموو. ئەم کاتتان باش من دکتۆرە هەتاوم دکتۆرام هەیە لە بواری کۆمەڵناسی گەشتیاری سەرۆکی بەشی کارژێری دەستگاکانی گەشتیاریم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر یعنی ئەو هەموو شتانێک کە ئێوە باسی لێوە دەکەن بە زۆری من هەستەکەم ڕوبەرووی منەکرێتەوە هەرچەندە من نوێنەری وەزارەتی خوێنی باڵانیم وەزارەتی خوێنی باڵا بەڕێز دکتۆر خەتاب لێرەیە بەڕێزان گرفتی هەڵی کار من لە 2008ەوە ببورن ئەندامم لە سنتەری زانیاری لۆکۆڵنەوەی استراتیژی کوردستان بەرپرسی کەرتی گەشتیاریم ئەو کەرتەیە کە زۆرترین دەستی کار لە خۆی دەگرێت کە دەبێت گەنجانی ئێمە لەوێدا کار بکەن چونکە تەوەجوهی حکوومەت ئاراستەی حکوومەت بەرەو ئەو کەرتانەیە پیشەسازی کشت و کاڵ و گەشتیاری گەورەترین گرفت کە ئاراستکە من ڕوبەڕووم بۆتەوە وەکو سەرۆک بەشێکەوە ماوەی 5 ساڵە ئێستا دکتۆر خەتاب ئاماژەی بە شتێکدا من ساڵی یەکەم کە بووم بە سۆرۆکی بەش وتم دەبێ ئەو تەڵەبانەی کە لە بەشی گەشتیاری وەردەگیرێن دەبێت بە مقابلە وەربژێن بۆچی لە بەرەوەی لە کەرتی گەشتیاری من کادر دروستەکەم لە بۆ بازار فرسەی عمل دروستەکەم لە بۆ بازار ئەزانن چل تەڵەبەت تەقدیمی کرد لەو چل تەڵەبەیەش ئەغلبی لە کەرتی گەشتیاری ئیشی نەکرد ئەم هوتێلە گەورەیە دەبینن دەبێ ئێستا حکوومەت فەرز بکە بەسەر کەرتی تایبەتی گەشتیاری کە دەبێت لە سەتا بابڵ ناڵێم لە 150 با لە 130 فەرز بکات دەبێت کادیری سیاحە لەوێدا تەخەڕوج بکە خۆشبەختانە هەفتەیەک بەر لێ ئێستا بەڕێبەراتی گەشت و گوزاری هەولێر خوڵێکی ڕاگەیاند لە زمنی ئەو یاسایی یاخود ئەو ڕێنمایی کە دەری کردیە دەڵێ لە مەودووە دەبێت کەرتی تایبەت لە 130 خەریجی جامعاتی ئێمە ئەوانەی کە ئەو خولە دەبێنەوە لەوێدا دابمەزرێنن بۆ چارەسەری ئەم گرفتە خۆشبەختانە وەزم هەفتەیەک بەر لێ ئێستا بوو جێم لێ بوو وەزارەتی پەروەردە شتێکی ئاوای کردووە ئەبێ لە 180 خەریجی ئەتوانین بڵێن پەی ماگە تایبەتەکان ئەعدادیە متەوەستە هەموو ئەوانە خەریجی جامعات وەربگرن ئەمە دەبێتە بەشێک لەو چارەسەری کە ئێمە ئێستا بەدوایدا دەگەڕێن بەڕێزان گرفتێکی تر هەیە کە لە خودی گەنجان خۆیانن من چوومەتە کۆمپانیا فەندقم هێناوە شەریکەم هێناوە وەرە گەنجم بۆ تەعین بکە ئەو گەنجە ماوەی یەک مانگ نەیتوانی لەو شوێنەدا بمێنێتەوە ئێوە گلەی لە ئێمە ئەکەن منهەجەکانی ئێمە خراپن ئێمە زانکۆی پۆلیتەکنیکم من ئەو زانکۆیەم کە دەستی کار تەخەڕوج پێ دەکە بۆ زانکۆ داوای لە بڕەکەم ئەگەر دکتۆرە مەهاباد ئەگەر تۆزێک ئەوم کرد بەڵام پێم وایە حەقام قسەی تێدا بکەم جامعەی ئێمە من تەخەڕوجی پێ دەکەم وانە ساڵی یەکەم چل تەڵەبە هات بە مقابلە بڕیارمان دەکە مقابلە لەغاکەینەوە چکە گەروا بێ لە سیاسەتی وەزارەتی خوێنی باڵە لە چل تەڵەبە کامتری وەربگرێ ساڵی داهات و قسمەکەمان دادەخرێ بۆیە بە ناچاری هاتوین جارێکی دەچوینەوە ناو سیستەمی قبول مەرکەزی بۆ ئەوەی تەڵەبە وەربگرێت چکە ئەوەی کە لە بەشی گەشتیاری دەوام دەکە بەڕێزان لە هەموو سیستەمی دنیادا کەسێکی ئاسایی نییە کە لە فندقێکە لە مەطعامێکە لە شەریکەیەکە کار بکاتە هەستا من وەرە سەیری منهەجەکانی بەشی کارژێر دەستگاکانی گەشتیاری بکە کە ئەم ساڵ ئێستا خۆشبەختانە بۆ سێ بەش هەرچەندە بەشی ڕێبەری ئلغا کراوە ئێستا لە شەقلاوەش دەکرێتەوە من کارژێری هوتێلەکانم هەیە یعنی تۆی گەنج کە دەی لەو هوتێلە دەوامەکەی ئەو مادەیە دەخوێنی ڕاستە من بە کۆرسێکە ناتوانم هەموو مادەیەکت بێ بەخشم من مامۆستایەکم 22 ساڵە لە جامعام من دەتوانم دەرگایەکت بۆ بکەمەوە من ناتوانم هەرچی علم هەیە فێری تو بکەم ئەگەر خۆشت تێدا نەبێتن خۆشت پەرە بە خۆت نەدەی من فێری کارژێری ڕێستۆرانتت دەکەم هەر لەو کاتێک کە داخلی ڕێستۆرانتی دەبی تاکو خواردن دروستکردن من فێری کارژێری شەریکات دەکەم سیستەمی ڤیزا سیستەمی حجزی هوتێلات سیستەمی حجزی شەریکات و مەتە ئەوە باشە بەڵام کە گەنجی خۆی تێدا نەبێ من عەفومەکەی دکتۆرە مەهاباد بەڵام کە گەنجێک خۆی زمان نەزانێ زمانی عەرەبی نەزانێ زمانی ئینگلیزی نەزانێ بەیانی کە دێتە من لە بۆ مەشقی هاوێنە ناردوومەتە ئەزان لەو مەشقی هاوێن دەستنە چێ مەشقەکان چوونەتە وەزارەتی کارەبا چوونەتە وەزارەتی شارەوانی خەتای منە ئەوە من زانکۆیەکی حکومیمە باشە ئەی زانکۆ تایبەتەکان ئەی پەیمانگە تایبەتەکان بۆ هەموو لۆمە خراوەتە سەر مامۆستا هەموو جامعە کەواتە یعنی هۆکارەکە بەس ئەوە نییە هۆکارەکەش دەگەڕێتەوە بەشێکی بۆ حکوومەت نەبوونی پەیوەندی هەماهەنگی لە نێوان حکوومەت وەزارەتە پەیوەنددارەکان کەرتی تایبەت و زانکۆکانیش داوای لێبوردنەکەم قسەی زیاترم هەبوو بەڵام کاتەکە ناگا زۆر سپاسانەکەم بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک زۆر سپاس دکتۆر هەتا و پرسیاری دیمە هەیە بەڵێ فەرموو کاکهەژار زۆر دەبێت کە دەستی بەڵێ تکایە ئەگەر بە کورتی بی زۆر سپاس دەکەیت خێرا دەکەم بۆ بەڵێ فەرموو دکتۆرە کوێستانە سەبارەت بە ئەو بزنسانەی کە یارمەتیان داون لە قەرزی بچووک گوتی بەشێکی فەشەلی هێناوە شکستیان هێناوە
ئەمە شتێکی نۆرمالە ئەگەر ڕێژەیەکەی زۆر نەبێ با بڵێن لە سەداندا تا 15 زیاتر نەبێ بەڵام پرسیارەکەی من ئەوەیە پلانی وەزارەتی کار چییە بۆ ئەوانە کە بە دوواداچوون دەکەن چکەوانە دەبێت قەرزەکە بدەنەوە 2000 شکستیان هێناوەلەوە و کەسانێک ڕەنگە مۆزەفی حکوومەت بن کرابنە کەفیلی ئەوانە اینجا کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی لێ دروست دەبێت دەبێت بزانم وەزارەتی کار چی دەکات بۆ ئەم کەیسانە. بەڵێ زۆر سپاس ئەوە دوا پرسیار بۆ وەردەگرین کوێستان خان ئەگەر زۆر بە کورتی وەڵامی بدەیەوە سپاس دەکەین تا کۆتاییەکانت بێت. بەڵێ ڕێژەکە بەپێی زانیاری من لە ساسیە ئەوی سەرکەوتوو نەبووە. ئێمە 2 ساڵە لەبەرەوەی کە قەیرانی دارایی هەبووە کۆڕۆنا هەبووە ڕامان گرتووە قەرزمان لە کەس وەرنەگرتووەتەوە. دوای ئەو ماوەیە کە حکوومەت بڕیارێکی دەرکردوەوەی قەرزی لەسرە بیهێنێتەوە لە ساڵ 15 خۆشەبین ئێمەش لای خۆمانەوە ئەومان جێبەجێ کردەوەی هەمووی قەرزەکەی هێنابێتەوە لە ساڵ 15 خۆش بووین. ئێستا جارێکی کە بەتەماین ئەنجومەنی قەرز کۆ بکەینەوە کە غەرامەکانیان لەو چەند مانگەی کە کۆڕۆنا هەبووە چکە قەرز کەمایە غەرامەیە چێتە سەر لە غەرامەکانیشیان خۆش ببین. بەڵام ئەم پارەیە لەبەرەوەی پارەی قەرزە هەرە بێ بیەنەوە. بەڵام کە یەکێژێت باری دارایی زۆر خراپەیە هینێکی هەیە کاراسانیمان بۆ کردوون بەڵام دوجار هەرە بێ بیەنەوە. زۆر سپاس کەستان خان دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی بەر لە وەرگرتنی پرسیار و ڕاوبۆچوونی ئامادەبووان و گەنجان ئەو پرسیارە ئەوە بوو وەکو یاخود ئەگەر ببن بە بڕیار بەدەستێک یاخود یەکێک لە ئەندامانی داڕشتنی سیاساتی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا دیدگا و استراتیژیەتان بۆ 5 ساڵی داهاتوو چی دەبێت بۆ گونجانی سیستمی خوێندن لەگەڵ پێداویستیەکانی بازاری کار لە هەرێمی کوردستان ئەگەر زۆر بە کورتی بە 2-3 دەر وەڵاممان بدەنەوە زۆر سپاسان دەکەین لە کوێستان خان دەست پێ بکەینەوە. زۆر سپاس بەسەلەی ئەم بابەتە بەڕاستی پەیوەندیدارە بە وەزارەتی خوێندنی باڵا. ڕاستە چەند مانگێک پێش ئێستا کۆنفرانسێکیان کرد وەزارەتی خوێندنی باڵا دید و بۆچوونی هەموو وەزارەتەکانیان وەرگرت کە ئێمە وەک وەزارەتی کار دید و بۆچوونمان چییە لەوەی کە بۆ بازار چی پێویستە کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئایندە لەسەر و ئەساسە خوێنکار وەربگرێت. دیارە ڕاوێژکاری وەزارەت بەشدار بۆ هەموو دید و بۆچوونەکانی ئێمەیان بە هەند وەرگرتووە و پێم بۆیە وەزارەتی خوێندنی باڵاش کردویانەتە بابەتێکی گرنگ و ئێستا ئیشیان لەسەر کردەوە بەڵام خوێندنی خوێنکار و زانکۆ و پەیمانگاوانە پەیوەندی بە ئێمە نییە بەڵام دید و سەرنج و تێبینیەکانی خۆمانمان لەو کۆنفرانسیاوەتە وەزارەتی خوێندنی باڵا کە هەندێ بەش هەیە کە هیچ ضرورەتی نەماوە بە هەزاران دەرچووی هەیە نە لە کەرتی تایبەت نە لە کەرتی گشتی دەرناچێت و هەنێک بوار هەیە زۆر ضرورە کە خوێنکاری بۆ دەرچوێنرێت بە پێی ئەو بە دوواداچوونانی ئێمە کردوبانە وەزارەتی کار هەموو ئەو سەرنج و دید و بۆچوونانەی خۆمان مانکۆ کردوتەوە لە ڕوانگەی ئەوەی کە ئێمە زیاتر لە ناو بازار و لە ناو کۆمپانیا ئەوانەین یاومانەتە وەزارەتی خوێندنی باڵا و بە سوپاسەوە هەمووشیان پێشنیارەکانی ئێمەیان وەرگرتووە. زۆر سپاس کەستان خان واتە مەبەستان دووبارە داڕشتنەوەی پلانی زانکۆکانە لە ڕووی ئەو پسپۆڕیانەی پێویستە بۆ بازاری کار. زۆر سپاس بەڕێز دکتۆر خەتاب. دکتۆرە جان زۆر سپاس وەڵاهی ئەگەری ناوێ ئێستا خۆمانە ناوەزاکەین و کار بەدەستیشین دەوێت بۆیە و ئیشی لەسەرەکەین من خاڵی هەرە گرنگ کە تاکیدی لەسەرەکەمەوە ئیشی لەسەرەکەین ئەویش بریتە لە خوێندنی پیشەی و کە ئەبێ بیبژێنینەوە چکە بەڕاستی فەراغێکی گەورەمان هەیە و لەم ئەم فەراغا کە پڕیەکەیتەوە زۆری کێشەکانی تریش چارەسەرەکە و ئەمەش بەتەنها بە ئێمە ناکرێ هاوڕێیانمان لە وەزارەتی پەروەردە وەزارەتی ئێمە وەزارەتی پلاندانان و هەروەها وەزارەتی کار کە پێویستە ئەم 4 وەزارەتە زۆر بەوردی ئاگایان لە یەک بێ و هەماهەنگ بن بۆ ئەوەی بتوانن ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێت چونکە وەزارەتی کار بەڕاستی یانی ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کادیرەکە ئامادە دەکەین بەس لەوە گرنگتر وەزارەتی کارەکە پارێزگاری لە شوێنی کارەکە بکە ئەو کەسانەی کە لە شوێنێک ئیشەکەن
ئەگەر بڕوانامەیەکی ئەو شوێنیان نەبێ هەروە بە ئاسانی نەتوان ئیش بکەن و هەروە وەزارەتی پلاندانانیش بۆی بتوانین پلانەکەمان لەسەر ئەساسێک دابڕێژین چونکە زۆر جارە قسەیە دێتە بەرجەمان چەند جارێک ئێستا کە بەڕێزێک لەناو گەنجانەوتی کە هەندێک بەشەیە پێویستی پێ نەماوە هەموو بەشێک پێویستە من هەموو کاتێک گەڵێم بەڵام کۆنتڕۆلکردنی بەشەکە بریتە لە پلان یعنی بۆ نمونە ئێستا کە بەشی فەلسەفەمان هەیە لە زانکۆی ڕاپەڕین لەوانەیە برین کاکە فەیلسوف تەخەڕوس فێ دەکەین لەوێ بۆ چیمانە لەکوێ دەسێ دەکەی بەڵام ئەگەر پلان هەبێ لە بری ئەوەی 6 تەڵەبە بدەمە بەشی فەلسەفە 6 تەڵەبەی ئەدەمێ با ساڵی 6 تەڵەبە تەخەڕوج کاتن بۆیە ئەوەش کە زۆر گرنگە ئیشی لەسەرەکەم و ڕیفۆرمی سیستمی وەرگرتن کە ئێستاکە ئیشی لەسەر دەکەم یەکێ لەوانەیە کە وەکو وەزارەتی خوێندنی باڵا کاری لەسەر دەکەین سیستمی قبول مەرکەزی بە خۆشحاڵیەوە وەزارەتی پەروەردە یاساکەی ئەگۆڕێ لەوێ بڕوانامەی ئامادەیی ئەگۆڕێ شێوازێکی ترە و ئێمەش هەوڵە دەین ئیمتیحانی یونیڤرسیتی ئینترەست ئەگزام یعنی داخلبوون بە جامیعات دروست بکەین بۆی زانکۆکان بەشدار بن لە وەرگرتن وەکو ئێستا دکتۆرە هەتاوتی یعنی هەر تەنها تاکە پێوەر بە وەرگرتن نمرەی پۆلی 12 نەبێ و خاڵی ئەخیر کە ئیشی لەسەر دەکەین لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەو هەماهەنگێت توندەی نێوان زانکۆکان وەکو وتم لەگەر کۆمپانیاکان ینی بۆ نمونەی زانکۆیەکم هێناوە گوتم لەگە خەستەخانەیەک ئێمەوەی کوردە زانکۆی ئەمریکیە لەگەر خەستەخانەیەک لە سلێمانی کە تەڵەبەکانیان لە قۆناغ یەکەوە ئاچنە ناو خەستەخانە تەنها ینی بەکوتم با بڵێن پلانێکی ترمەوەیە کە فراوانکردنی ئینتێرنشیپەکەی بە شێوەیەکی بەردەوام بێ تەنها لە یەک سەمەر ترێنینگا کورتینەکەینەوە زۆر سپاس کاک دکتۆر ڕاڤەخان بەڕێستان زۆر سپاس من پێم وایە لێرە لایەنی پەیوەندیدار ئەوەی کە پێویستەکە بکرێ لە چەند ساڵی داهاتووە لایەنی پەیوەندیدار وەزارەتی پەیوەندیدار هەڵبەتە وەزارەتی خوێنی باڵا و وەزارەتی تری شەگرێتەوە نەک تەنها با بڵین سیستەمی خوێندن یاخود منهەجی خوێندن بگۆڕێت بەو شێوەیە کە لە سفرەوە دەست پێ بکرێت و هەموو شتێ چاک بکرێتن بەیانیا بەڕێز کاک عەبدولسەلام باسەوەی کرد کە پێویستەکە تۆزێک گەشتبینیش بین بە تاکید گەشتبینیەک هەیە بەڵام کەم و کورتی زۆریش هەیە لەبەرەوە ئەبێت بکرێت وەکو چۆن بڵین بە داواکاریەک بە مەرجێک کە زانکۆکان لە میانی خوێندنەکەیە ئەوەیان هەبێت کە کارکردنیان لەگەڵ بازاری کارا هەبێت ینی وەکو زۆر شتی تر کە وەزارەتی خوێنی باڵا بەڕاستی سەپێنە بەسەر زانکۆکانە کە ینی شتێکی باشە یاخود داوایان لێ ئەکات پێویستەکە ئەوەشیان لێ داوا بکات لە هەمان کاتایینە سەر بازاری کار ئەو کۆمپانیانی کە دا ئەمەسرێنرێن با بڵێن لە کوردستان و لە عێراقا یاخود ئەو کۆمپانیا بیانیانی کە یەنە ناو وڵاتی ئێمەوە بەڕاستی پێویستەکە مەرجێکی وایە لەسەر بێ کە ئەم کارە بکەن ینی بۆ نمونە ساڵانە پرۆگرامێک یاخود بەو شێوە کارکردنیان هەبێت لەگەڵ زانکۆکانە لەگەڵ ئەکادمیایە ینی من خۆم بۆ نمونە چوومە سەردای کۆمپانیایەکی بیانیم کردووە داوای ئەوم لێ کردوون یاخو بەرنامەیەکمانە بۆ لە زانکۆی ئەمریکی کە کاریان لەگەڵا بکەین بەو شێوەیە وتێتی مع العلم کۆنسەپتەکە لەلایەن زۆر ینی وازح و ئاشنا بوون بەو لە وڵاتی خۆیان ئەوەیان کردووە وتێتی we don't do that ئێمە ئەوە ناکەین ئەمە زۆر گرنگە زۆر سپاس ڕاڤەخان ئەژین خان So I would like to make a couple of points. The first one, because of the shortage of time, I've already said it, is the re-evaluation of our education system and finding the weakness and try to resolve that. Not just finding the weakness and continue be saying this is the weakness. The second point is a recommendation that I would like to make. I don't think that we need 5 years for that. It can be done in a very short time, which is career centers. The career center would be every public university. A lot of times centers were mentioned. So that career center would be that students, when they enter as freshmen, when they start university, they can go to the career center and tell them, I am studying in this field. What kind of jobs can I get later on? So those career centers have industrial liaison. They know the job market. They know what kind of jobs they can get. So they tell the students when they first enter university, this is the list of the jobs that you can get later. If I know in my first year what kind of job I can get when I graduate, I will prepare my inter-skills. If I know that I need English during those 4 years, even if at university I cannot, I will try outside of university to attend English classes. If I know that I'm going to be working in a lab, I'll try to help like my agility skills. So I need to know what I can do when I graduate so that I can improve those skills. So that's the center.
Career Center. The last point I'm going to make, because of the shortage of time, I heard a lot about trainings. Many times when those trainings were mentioned, they were discussing about bringing foreigners. And my question is, why not diaspora? So when I say why not diaspora is that we are going to bring a John or a David to do training of trainers when we have a Karwan and a Bahar who studied in the exact same university and then later on did the exact same job. So why don't we bring Bahar and Karwan here to do the training of the trainers when they have the exact same expert, but they also have a nationalistic heart. Exactly. They would want to help because it's their country and it's their people more than a David and a John. So this is also a question that I would like to ask everybody. زۆر سپاس بۆ کورتکردنەوەی دیدگا و با بڵێن بۆ چوونیان بۆ 5 ساڵی داهاتوو یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە دووبارە پلان دابڕێژرێتەوە تایبەت بە بەش و زانکۆکان یاخود بەشەکانی زانکۆ کە بگونجێت لەگەڵ بازاڕی کار گرنگی بدرێ بە خوێندنی پیشەیی حکوومەت بەگشتی وەزارەتی پەرۆدە و پلاندانان و وەزارەتە لە با بڵێن پەیوەندیدارەکان کار زیاتر بەیەکەوە بکەن و گفتوگۆی زیاتر بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو بۆشاییە پڕ بکەنەوە هەروەها سیستەمی وەرگرتن گۆڕانکاری بەسەردا بکرێ و کە فعلەن گۆڕانکاریش کراوە هەماهەنگی زیاتر لە نێوان زانکۆکان و دامەزراوەکان بکرێ بە تایبەت کۆمپانیەکان و کەرتی تایبەت بۆ چوونەچی دی یاخود دیدگایەکی دی ئەوەیە کۆمپانیای بیانی مەرجیان بۆ دابنرێت تاکو و سەپۆرت یاخود پاڵپشتی زانکۆکان بکەن لە ڕووی پێدا با بڵێن فراهەمکردنی هەلیکار ڕەخسانی هەلیکار یاخود پاڵپشتیکردنی زانکۆکان بە هەر شێوەیەک بێ دوا دیدگا ئەوەیە کە هەڵسەنگاندن بە باری ئێستای ئەو بابەتە بکرێ و دەستنیشانی خاڵە لاوازەکان بکرێ بۆ دۆزینەوەی چارەسەر و زیاتر گرنگی بدرێ بە سنتەرەکانی بەکارخستن یاخود کەریر سنتەر لە زانکۆکان هەیە زیاتر گرنگیان پێ بدرێ و ڕۆلی زیاتر ببینن و دوا خاڵکە ئەژین خان ئاماژەی پێکرد ئەوەیە سوود لە دایسپۆرا ئەو کوردانەی لە دەرەوەی وڵاتن بیان هێنن سوود لە ئەزمون و شارەزاییان وەربگیرێ لە ڕووی پێدانی ترینینگ یاخود هەر جۆرە شارەزاییەک بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێز خات و کوێستان محەممەد عەبدوڵڵا داوێتایی مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک خات و ڕابە خورشید بەڕێوەبەری پەیمانگە گەشت پێدانی پیژەیی لە زانکۆی ئەمریکی لە عێراق زۆر سپاسی ئامادەبوونی ئەو گەنجانە دەکەین و ئامادەبووان بەگشتی دووبارە بەخێر بێن و سپاس هیوادارین چەند چرکەیەک پشی وەربگرن بۆ دەستپێکردن بە پەناڵی سێیەم زۆر بەخێر بێ سەرچاوان بەعکسەوە دکتۆر ئەم زۆر خۆشحاڵین بەڕێزان پشوەکەتان دەدەقەیە دەخولەک پشی وەربگرن تکایە و دواتر بگەڕێنەوە هۆڵەکە تاکو دەست بکەین بە پەناڵی سێیەم